العراق والمرزوة ناتجيرا هي قرية و يجب لك شقام تكرارش كاريجر بيله بغداد وليه جزء سياسي كاريجر حكاني فلان كلمة حكاني فلان مشارك سكتني في شعبية شقام سياسي وشقام فرق العراق وزيرة يجب لو فرصة كاريجر يعني سياسي كان زمشي كمار وتجنيات كلا ومشارك سكتني في شقام تسيب واتدوي الدستورة وأبوكي فرصة في برلمان العراق كيف يتلاوى وأنا طالع مشارك روايان زي كده وياسين وجاتكان يعرفها وشكل السياسيان كل ديوة وأمريكا جبجيك بور بسعى مهور تمشي كأوضك خين استاصل برز كل الصادة جيكيس رجيم نجنيه وما هو بستوك يجمدها استاصل وجناد لما نيوانا فالمياه من دائرة استاصل دير الله كتكشكش فيه برنامج كايم ومشروع كايم وما نبدأ ورسنا دكتور يوسف الله دارم كلك بعد البيكوين بيوندا تسير استوى هو النووية سأرجع كان يعرف خاطره وقتين دقائق في الدور كده وقول مريس يعني يعني شك ما نسر نسر كل في السكان وما شاف كده كان باسم كمان والبايش والسر يعني والله من هنا بدأت لكنت عايش كار الآن كاني أزالتنا ودنا كاني وكمان سكان دكتور جابر بخير سباس لا شيء كان سياسة وسياسة كان يراقب كيف يسكن وكان يجري سياسة عراق بقيتو لقوا بكلام كيف يشتغل لا كرسا جرفتي كوتشانسي كيلو كنت من دكتور يعني نخير يعني تاك بداية كمان سنة كمان ما بيصير شيء نحن نفكر هو يعني تك أما الله يعني الله يخلص إلى عشان الحين سنة الخير العراقيش وين ويوين كان الرأي وسمع كذا بتكتشف كنتو ليش بنای خوای باشم دو میروم هاوران عزیز کاتتان باش سراسیه خوشحالم دوای ماوی کی زور در تلویزیونی عند لو هاورانی که ماوی کی زور یک و کارم کردیم جاری وای لا رجای متاورن فمابین الامور يعني سهل كتشكيل بيننا موتي أواش كو منو لسبب هتاكي يعني لو كاتوا نقدر نبدأ لجنة تنتيكوا أصلاً وشوازي جواز جالس البرلمان كمسان يدرس البرلمان استا هذا يعني تقسيم وهذا جاي كتيروا كلهم بيننا وسباس يعني خلاص لاستيا زور جرينجا كبتشرو بري جينا وبابتي موالي السورية بشيء عراق ويوم راستي أم حتى أمره من لبردست بو من خوشحالم كأمره تواني من لقال جنابتنا دار بيشين هر أمره لقال راقري كوريجكاني ياسا ورامياري زنبوكاني سليماني دانشنيك من أبو وبردوردا كوتونة تناوي كبيرورا أو بوكردنو داناني بلاني جي توبي بوشونتي إشكردن لسر همواري بروجي دستوري عراق أما دكتين بوي بشكرزي نشين أنا بروسير وكو بشوي كي منظم بنشان رجاء كي دروس جينا بروسير بوي أجر مدرسية قبل يخوم عند مدرسية كان ببيورين وهندك جار بتواني دفتي أومان بورقسك أو شاني كلرابردونا من تواني وبتواطي بيان جسبينين لمن بروجي همواريات بيجسبينين ويان خومن عندك جار بتواني مدرسية كانش ببرنامج مدرسية كان بورين بو دفت لراستيا لا يدو شاراونية لقل موسيني دستوري الشيء عراق لقل طوابوني موسيني بروجكا ركوتني كاتي دايرو لبيني اواني كبجداد من البروسين موسيني دستوري الشيء عراق بني ونجيريان بيتيكان برازي كدني السنة
بەوەی هەر لە دوای پەسەندکردنی پرۆژەی دەستورەکە یەکەم خۆری ئەنجومەنی نوێنەرانی عێراق لیژنەیەک دروستکە بۆ هەمواری دەستوری هەمیشەیی عێراق و داخوازیەکانی سنە لەبەرچاو بگیرێت. لەم ڕۆوە بەم شێوەیە دوو مادەی دەستوری هاتنەتایەوە کە پەیوەندیدارن بە هەمواری دەستوری هەمیشەیی عێراق، مادەیەکی ئاسایی کە مادەی 126ە و مادەیەکی ئیستیسنایی ئاوارتە کە مادەی 142 دەستورەکەیە. طبعا مەهامی هەرێکێک لەو دوو مادەیە جیاوازە و بەڕاستی ئەمە لە لیژنە دەستوریەکەش هەموومان مناقەشە کردووە، چونکە مەهامی مادەی 126 هەمواری دەستورە بە شێوەیەکی ئاسایی کە لە مادەی 126 ئەوە لە بەرچاو گیراوە تا دوو خۆلی هەڵبژاردن نابێت دەستکاری بنەما گشتیەکان و مقڕیات بکرێت. و لە مادەی 126 بەڕاستی ئێمە وەکو هەرێمی کوردستان زەماناتی باشترمان هەیە و زەماناتی باشتر بۆ هەرێمی کوردستان هەیە لە هەمواری دەستورە کە خۆی لەوە بینێتەوە جارێ هەر هەموارێکی دەستورەکە بەپێی مادەی 126 مامۆستا جەلال بەخێر، هەر هەموارێکی دەستورەکە بەپێی مادەی 126 پێویستی بە دەنگی دوو لەسەر سێی پەرلەمانی عێراق هەیە و هەر هەموارێکیش پەیوەندیدار بە هەرێمی کوردستان پێویستی بە ڕەزامەندی پەرلەمانی هەرێم هەیە و پێویستی بە ڕەزامەندی خەڵکی هەرێمی کوردستانیش هەیە. طبعا هەمواری مادەی 126 مادە بە مادە ئەخرێتە دەنگەوە لەناو پەرلەمانی عێراق، بۆیە بە یەک پاکێج نییە، بەڵام مادەی 142 کۆی پرۆسەکە جیاوازە. مادەی 142 پێویستی بە تەوافق هەیە، چونکە کۆی پرۆژەکە بە یەک پاکێج ئەخرێتە دەنگەوە لە پەرلەمانی عێراق و بە زۆرینەی سادەی پەرلەمانی عێراق پەسەند دەکرێت و ئەخرێتە ڕاپرسیەوە. لە مادەی 142 ئێمە زەمانێکمان هەیە کە ویژەوەیە چۆن پەسەندکردنی دەستوری هەمیشەیی عێراق بەپێی قانونی ئیدارەدانی دەوڵەت پێویستی بەوە هەبوو دوو لەسەر سێ پارێزگا ڕەفزی نەکات، بە هەمان شێوە ئەو هەمواری کە بەپێی مادەی 142 ئەخرێتە دەنگدانی گشتیەوە پێویستەکات دوو لەسەر سێ پارێزگا ڕەفزی نەکات. بۆیە طبیعەتی هەر هەموارەکە جیاوازە لێرەیان پێویستەکات تەوافق بکرێت و بەڕاستی لە لیژنەی لەم لیژنەی ئێستا ئەومان چەسپان کە پێویستەکات بە تەوافق کارەکان ئەنجام بدرێت و کۆی پاکێجەکە بە یەک پاکێج بەرینە ناو پەرلەمانی عێراقەوە. طبعا بۆ ئێمەوە باشتر بۆ پێی مادەی 126 بێت هەمواری پرۆژەی دەستورەکە، بەڵام ئێستا وا پەسەند کراوە و قەرارێکی محکەمەی اتحادیشێ لە ساڵی 2017 قەرار نییە، بینێکی تەفسیریە، تەفسیرێکی محکەمەی اتحادیە کە وای تەفسیر کردووە هەتاکو مادەی 142 تەواو نەبێت و هەمواری دەستور بە مادەی 142 نەکرێت جا بە قبوڵ یا بە ڕەفز ناتوانین بچیتە سەر مادەی 126. ئەمەمان لەبەردەستە، بەڵام سەرەڕایەوە ئێمە وەکو لیژنەکەی خۆمان وەکو لیژنەی هەمواری دەستورەکە بڕیارمان داوای سەر لە نوێ تەفسیر لە محکەمەی اتحادی بکەینەوە، بە تایبەتی کە باس لەوە کرێن ئەو لیژنەیە کاتی خۆی 2006 ئیشەکەی کردووە کۆی پرۆژەکەی یاوە بە پەرلەمان، بەڵام پەرلەمان نەیخسۆت دەنگدانی خۆیەوە لە ئەنجامی ئەمە ڕەنگە ئیشەکە تەواو بووێت. بۆیە جارێکی تر مخاطبەی محکەمەی اتحادی لەم ڕۆوەکەینەوە. هەر بۆ زانیاری جەنابتان هاوتەریب لەگەڵ دروستکردنی ئەم لیژنەیە لە سەرۆکایەتی کۆماریش لیژنەیەک دروست کراوە بۆ هەمواری دەستوری هەمیشەیی عێراق، بەڵام ئەوەی سەرۆکایەتی کۆمار بەپێی مادەی 126 کارەکەن، چونکە مادەی 142 هیچ ڕێکارێکی تیان نییە کە سەرۆکایەتی کۆمار و حکوومەت دەوریان هەبێت لە هەمواری دەستور ئللا ئەتوانن ئەو پرۆژانی کە هەیەە ئەو پێشنیارانی کە هەیەە بیدەن بە لیژنە پەرلەمانیەکە کە مادەی 142 تەنها ئەندامانی پەرلەمان بۆیان هەیە ئەندام بن لە لیژنەکە و لەوێ ئیشی لەسەر بکرێن. بەڵام بەپێی مادەی 126 سەرۆکایەتی کۆمار هاوزەمان لەگەڵ حکوومەت بۆیان هەیە کە پرۆژەی هەموار پێشکەش بە پەرلەمان بکەن بۆ پەسەندکردنی. بۆیە لیژنەیەکیش لە پەرلەمانی لە سەرۆکایەتی کۆمار ئیش لەسەر ئەم بابەتە.
هەر بۆ زانیاری جەنابتان و بەشاوبوونی جەنابتان من هەندێک سەرەداوە لەو کۆبوونەوەانەی کە لە سێ کۆبوونەوەی ڕابردوو ئاگامان لێتی و سەرنجمان لێیاوە لەگەڵ کۆبوونەوەی لە سەرۆکایەتی کۆمار لەگەڵ قیاداتی سیاسی عێراق ئەنجام درراوە کۆبوونەوەی کتلە سیاسیەکان سەبارەت بە سەقفی لایەنە سیاسیەکان بۆ مەسەلەی هەمواری دەسوور ئەخەمە بەردەم جەنابتان دوایی باس لەوەکەین کە پێویستە چی بکەین. لە ڕاستیە ئەوەی کە ئێستا ڕوون و وازەحە کە لە ڕوئیای لایەنە سیاسیەکانی عێراق ئەوەیە کە هەندێک لە لایەنە سیاسیە شیعەکانی عێراق و بە دروستی فتح کتلەی فتح و بە دروستتر لەناو کتلەی فتحیش عەسائبی ئەهلی حەق ئەمانە لەگەڵ گۆڕینی سیستمی پەرلەمانی بە سیستمی سەرۆکایەتی. طبعاً ئەم داخوازی ئەوان تازە نیە، بەڵکو تەنانەت پێش خۆپیشاندانەکانی عێراقیش ئەم داخوازیان و ئەم داخوازیان خستە بوو. و ڕەنگە ئەم داخوازیان لەوە سەرچاوەی گرتبێت کە پێیان وایە بە زۆری ناتوانن سەرۆکایەتی کۆمار مسەوگەر بکەن و دەسەڵاتی تەنفیزی بەتەواوەتی لەلای خۆیان بێت و لەو ڕێگایەوە بتوانن کۆنتڕۆڵی زیاتری خۆی دامەزراوەکانی حکومڕانی لە عێراق بکەن. طبعاً ئەم داخوازیە بە شێوەیەک لە شێوەکان لەناو خۆپیشاندەرانیش هاتووە. طبعاً ئێمە بەڕاستی نازانین ئایا ئەمە داخوازی ڕاستەقینەی خۆپیشاندەرانن یان نا، چونکە تا ئێستا قیادەیەکی موحەدی خۆپیشاندەران نییە کە تۆ بتوانیت دانوستانی لەگەڵ بکەیت. بەڵام خۆپیشاندانەکانی ئێستای عێراق بە گژاچوونەوە و ڕاوەستانە لە بەرامبەر ئەو سیستمە حکومڕانیەی کە لە دوای 2023 لە عێراق کارەکانی ئەو طبقە سیاسیین کە حکمیان کردووە، واتە دژی ئەو طبقە سیاسیین کە لە دوای 2023 لە عێراق حکمی کردووە. یعنی ڕەنگە ئەگەر بە شێوەیەکی سادە بیری لێ بکەیتەوە، یعنی بیر لەوە بکەیتەوە ئەم طبقە سیاسی بە نظامی پەرلەمانی حکمی کردووە بۆیە کەواتە نظامی پەرلەمانی باش نییە، یعنی خەڵکی سادە لەوە جوابی لێ بکاتەوە بڕن بۆ نظامێکی تر کە باشتر بێ و کەسێکی بەدەسەڵاتە بێ و ئەو دەسەڵاتەکان لە بەردەستیا لێ حکم کە بە دەردەم سیستمی محاسسەی کە ئێستا لە عێراق هەیە، ئەوەی کە لە دوای 2000 لە هەموو هەڵبژاردنەکانی عێراق ئەوەی بەرامبەر لە کاتێکا بەڕاستی کە مناقشەی لەگەڵاکەی بۆی باسەکەی کە ئەرقا نظامە دموکراسیەکان لە جیهانە نظامی پەرلەمانی خەڵک لە عێراق بەجێ هێڵێ کۆچەکە ئەڕوا بۆ ئەوروپا بۆ نمونە زۆرترین پەنابەری عێراقی ڕۆشن بۆ ئەڵمانیا نەکە نظامێکی پەرلەمانیە بەڵکو نظامێکی ئیتحادی لامەرکەزیشە کە ئێستا داخوازی بۆ گۆڕینی لامەرکەزیەتیش لە عێراق، یعنی هاوڵاتیەکی نەک هاوڵاتیەکی ئەڵمانی، یعنی لە ئاسێکە ڕەفاهی زۆر مرەفەهە ژیان بەسەرەوە، بەڵکو ئەو هاوڵاتی عێراقی کە ئەڕوا بۆ ئەڵمانیا ئەبێ بەنابەر لە هاوڵاتیەکی عێراقی ئێستا ڕەنگە ژیانی خۆشتر بێت. بۆیە یعنی ئەمە لایەکێتی دیوەکەی تری سێکە تۆ کێشەیەکت هەیە لە عێراقەکە ئەم سیستمی حکومڕانی ئێستای عێراقە، ئایا بەوە چارەسەرێکی کە ئەزمەیەکی تر دروست دەکەی و دەسەڵات لای تاکە کەسێک کۆکەیتەوە لە غیابی مؤسساتی ڕاستەقینە مؤسسەی تەشریعیەکی فاعل و کارا و لە غیابی ئیعلام لە غیابی بوونی ڕایەکی گشتی زیندوو، ئایا ئەمە ئەگەرەکانی بە گەڕاندەوە بۆ دیکتاتۆریەت عێراق نایەتەکایەوە؟ بۆیە بەشێک لە شیعەکان وەردەگرن، طبعاً هەموو شیعەکان وەردە ناکەنەوە. بۆ نمونە ئێتلافی سایرون تا ئێستا ئەعلانیوانی کردووە کە لەگەڵی من باوکو لە هەندێک جار لە هەندێک شوێن ئاماژە بۆ وەردەن کە لەگەڵەوە نین کە سیستم کۆرە بە سەرۆکایەتی. سونە بە تەواوەتی لەگەڵمە نین، سونە لەگەڵمانەوەی سیستمی پەرلەمانی و سونە زیاتر لەوە لەگەڵ تەجزیرکردن قوڵکردنەوەی سیستمی فدرالیشن لە عێراق، ئەمە شتێکی باشە ڕاست. طبعاً ئێمەی کوردیش بەدڵنیاییەوە پێویستەکان لەگەڵ سیستمی پەرلەمانی بین. جنابتان نەزانن لەناو خۆی هەرێمی کوردستانیش لەگەڵ سیستمی پەرلەمانی نەک لەگەڵ سیستمی مختەڵەتیش تەنانەت، بەڵکو سیستمی پەرلەمانی ڕەنگە بەتایبەتی بۆ ئەو وڵاتانی لە بەخۆناغی ڕابوزەدا تێپەڕن لە دیکتاتۆریەت و بە دیموکراسی سیستمی پەرلەمانی ڕەنگە باشترین جۆری سیستم بێت. شتێکی تر کە لەناو خۆیان باس دەکرێت زیاتر تیشکەخانە سەر مەسەلەی پارێزگاکانی زۆرینی هەرە زۆریان و بەشێک لە سونەکانیش داوایەوەکەن کە پارێزگا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە هەڵبژێت.
و ئەمەش پێویستە کات کورس سەرنجی لێ بە تایبەتی لە ناوچە جەنابۆکەکان ئەمە مەسەلەیەکی مهمە بۆ ئێمە کە ئایا لە ساڵحی کورد دەبێت یان ئەسڵ لە ساڵحی دیموکراسیە بێت لە ساڵحی لامەرکەزیە بێت یان نا طبعا هەندێکیان پێ وایە کە ئەسڵ ئەنجومەنی پارێزگاکان نابێت و هەندێکیشان پێیان وایە نا ئەنجومەنێکی مصغری پارێزگاکانی ژێر بەڵام پارێزگار لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێت ئەوەی کە پەیوەندیدارە بە مافەکانی کورد طبعا کەس بە ئاشکرا باس لە هەڵۆژانی سیستمی فدرالی ناکات تا ئێستا کەس بە هیچ شێوەیە باس لەوە ناکات بەڵام کێشەی ناوچە جەنابۆکەکان و مادەی 140 سەڵباسی لەسەرە سەڵباسی لەسەرە کرێت و طرح هەیە لەسەر ئەم بابەتە کێشەی نەوت و غاز و چۆنێتی چارەسەرکردنی ئەم پرسە لە دەستوری هەمیشەیی عێراقا چەی لەسەر هەوڵیەوە هەیە کە ئەمە بە ئیتحادی بکرێتەوە ئەم پرسە مەسەلەی دەواازە سنووریەکان و مامەڵەکردن لەگەڵ دەواازە سنووریەکانە دیسانەوە ئەمەش باس و خواستە لەلایەن بەشێک لە هێزە شیعەکان و بەشێک لە هێزە سونەکانیش بە ئەمە شێوە کەم پێم وایە بەڕاستی ئەمە دەرەنجامی مامەڵەکردنی خراپی هەیە لە کوردستان بۆ لەماوەی ڕابردوو لەگەڵ ئەم دوو مەلەفە وڵای لەگەڵ هەر سێ مەلەفە سەرەکیەکە ئەم لەسەر لەگەڵ لە مەلەفی ناوچە جەنابۆکەکان کە بەداخەوە لە بریەوەی ئەو کاتەی کە سەرجەم خاکی کوردستان بەدەست کوردەوە بوو کێشەی ناوچە جەنابۆکەکان ئەولەوێتی بدرایەتێ و ئەوە یەکلا بکرایەتەوە وەک لەوەی ئەو ڕفاندۆمی ئەنجامدرا ئەو ناوچانە هەمووی خرانە هینەوە خرانە مجازەفەیەکی گەورە و ئێستا بینین بەدەست کورد نەماوە و بە هەمان شەو مەلەفی نەوت و غاز کە شەفاف نییە کە سیاسەتێکی تاڕادەی ناوێش کەس خواردوو لە بواری نەوت و غاز لە هەرێمی کوردستان گیرایە بەر و ناشەفافی لە دەواازە سنووریەکانیش ئەم باس و خواسانەی دروست کردووە ئەمە ئەتوانین بڵین هێدلاینەکانی باس و خواستەکانە لەلایەن هێزە سیاسیەکانی تری عێراقەوە طبعا ئێمە وەکو کورد هەمیشە نابێ واسیری هەموو شتێک بکەین کە هەمووی مەترسیە بۆ ئێمە و ئەسڵەن یەکسەر هەر شتێکە بێ یەکسەر خۆمان وابشان بین کە ئێمە ئەوە گەمارۆ دراوین و ئیتر بێ ئەمە مەترسیە و هەموو شتێک ڕەدەکەینەوە ئەمە کە من بەڕاستی ئەمە لە ساڵحمان نییە بە تایبەتی کە ئێستا بە ناوی داخوازی خۆپشاندرانەوە یعنی ئەم تەرحانە بەڵکو تۆ پێویستت بەوە هەیە کە خۆت حازرکەی بۆ مەلەفێکی لەو شێوەیە طبعا بۆ معلوماتی جەنابیشان ئێمە تا ئێستا نازانین ئەم ئیشە سەرکەوتووە بێت تا ئاخیر ئەڕوایان نا چونکە 2006 نەبووە ئەمواری دەستور دروستکراوە و لە خولەکانی پێشووی پەرلەمانیش دروستکراوە بەڵام تا ئێستا یعنی سەرکەوتوو نەبوو نازانین ئێستا بە زەختی شەقام ئەیانەوە ئەم ئیشە تا ئاخیر بەرەمیان نا بەڵام ئێمە وەکو کورد ئەبێ هەر ئێستاوە وا مامەڵە بکەین کە ئەم ئیشە سەرکەوتووە بێت و ئەم ئیشە ئەکرێت و خۆمانی بۆ حازر بکەین بۆیە پێویستە هات بە بیرێکی کراوە و مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکەین بە شێوەی متەشەنج خراپە هەر ئێستاوە هەموو شتێک ڕەفز بکەین و بەڕاستی هەندێک تەسلیحاتی سیاسی لە ماوەی ڕابردوو لە حەفتەی ڕابردوو بەکارێکی باش نەبینی کە باس لەوەکە کە ئێمە هەموو شتێک ئەوەی دژی کورد بێ هەرێمی کوردستان بێ ڕەفزێکەکەینەوە پێویستە کات بەڕێتە گفتوگۆوە بە شێوەیەکی کراوە بەڵام بەوریایی بزانی چیتەوێت ئەسڵ نابێ وا مامەڵە بکەیت کە تۆ لە موقعی ئەوە بین بەرامبەر چیەوێت تۆ ڕازی بەڵکو ئەسڵ تۆ خۆت پێویستە کات پلانێکی دەبێت بۆ ئەوەی چی پێویستە کات بیکەیت بۆ نمونە بۆ چەسپاندنی زیاتی سیستمی فەدرالی لە عێراق بۆ نمونە مادەی 140 چیتری پێویستە بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێت بۆ نمونە ئایا لە ڕابردوو مقایسە کراوە نەوت بەرامبەر بە خاک ئەتوانین ئەم مقایسە پێچەوانە بکەینەوە خاک بەرامبەر بە نەوت ئەتوانین بیکەین ئایا کرێت ئەنبیری لێ بکەینەوە بۆیە لەم ڕوانگەیەوە کۆتایی قسەکانم بەوەی دەنم کە ئێمە پێویستمان بە سێ مەسائل لەم مەسەلەی تعدیلاتی دەستوریە پێویستمان بە سێ مەسائل مەسائلێکیان مەسائلی لیژنەی دەستوری و تعزیزکردنی ئەندامانی کوردە لە لیژنەی دەستوری کە ئێمە 6 ئەندامی کوردی نەسەر لە لیژنە دەستوریەکە و ئەمە بەوە کرێت ئێمە بەتەماین ئەگەر پێمان بکرێت نهایەتی ئەم هەفتەیە کۆبنەوەیەکی فراوان ساز بکەین بۆ ئەوەی کە ئەو حکوومەتی هەرێم پێم وابێ لیژنەیەکیان دروست کردووە بۆ مەسەلەی دەستور و ئەوانە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی داخڵکەی مامۆسایانی زانکۆ دەیبەتی مامۆسایانی قانونی دەستوری و مامۆسایانی نزومی سیاسی بێنە ناو ئەم پرۆسەیەوە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بێنە ناو ئەم پرۆسەیەوە لە بوارە جیاوازەکانی دەستور چێ پێویستە دادوەران
ئەنجومەنی دادوەری بێنە ناو پرۆسەیەوە مامۆستایانی اقتصاد بێنە ناو پرۆسەیەوە چونکە بەشێکی دەستورەکە مەبادی سەرەکی اقتصاد و ئەوانەیە و کۆبوونەوەیەکی سەرەتایی گرنگە و دوایی وەرکشۆپێکیش گرنگە دوای کۆبوونەوە سەرەتاییەکە پێویستە کات هەر تەخەسوسە و بەجیا کۆبوونەوەی خۆی و دانیشتنی خۆی و ڕوئیای خۆی ڕوون وازەکە دوای ئەوە وەرکشۆپێک ئەنجام بدەین بەپێی تەخەسوسەکان دابنیشین هەر تەخەسوسە و لە بواری دەستورەکە سەیری ئەوە بکات چی گرنگە ئیزافە بکرێت چی گرنگە لەو تەنحانەی کە لە بەرامبەرەوە یەک وەکو هێڵی سوود تەماشا بکرێت و بەڕاستی لەمەشە دیسانەوە ئێمە پێویستمان بە دانانی چەند سیناریۆیەک هەیە پلانی ئەیمان چییە لە هەر یەکێک لەو پرسانە پلانی بیمان چییە و پلانی سیمان چییە ئەوم کەواتە مەسارێکیان مەساری لیژنەکەیە و مەسەلەی گفتوگۆکانی کە پەیوەندیدارە بە لیژنەکە و وەرگرتنی ڕای خەڵکی ئەکادیمی و خەڵکی تایبەتمەند بە بواری دەستور و ئەوانەی کە محتەمل بە بوارە مەساری دووەمیان مەساری گفتوگۆیە مەساری گفتوگۆیە کە ئەمەش پێویستمان بەوە هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان دامەزراوەکانی هەرێمی کوردستان بکەونە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراقی بەتایبەتی لە دوو ئاست یەکەم ئاستی ئێستای کێشەکانی نێوان هەرێم و بەغا و بەتایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە مەسەلەی نەوت و بە مەسەلەی بودجە کە مەسەلەیەکی ئامیە کە ئەگەر ڕێککەوتن لەم بوارەیە بێتەکایەوە لەوەجێ زەمینەیەکی باش بۆ ڕێککەوتن لەسەر دەستوریش بێنێتەکایەوە و زەمینەیەکی باشە هێنێتەکایەوە بۆ تەفاهمکردن لەسەر مەسەلەی دەستور و ئەوانەش و لە هەمان کاتیشا گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی تری عێراق مەگەر بۆ نمونە لەگەڵ سوننەکان ڕێککەوتن لەگەڵیان بۆی کە بە یەکەوە هاوکار بین لە قوڵکردنەوەی سیستمی فدرالی لە عێراقا لە قوڵکردنەوەی لا مەرکەزیەت لە عێراقا لە مەسەلەی دموکراسی لە مەسەلەی هێنانەکایی شەفافیەت و مەش مەساری دووەمە کە مەساری گفتوگۆیە لەگەڵ عێراق و لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق مەساری سێوەم مەساری چاکسازی ناوخۆییە بەڕاستی لە هەرێمی کوردستان بەڕێزان من لێتان ناشارنەوە ئێمە مەترسی ئەسڵیمان ناوخۆی هەرێمی کوردستان ئەگەر بیرتان بێت و بەشی هەر زۆرتان دڵنیان 2005 یعنی بیرتانە ئەو کاتی دەستوری عێراق کرایە ڕاپرسیەوە خەڵک نەچوو بۆ دەمدا بۆ ڕاپرسی لەسەر دەستوری عێراق و کەمترین خەڵک بەشداریان لە ڕاپرسی لەسەر دەستوری عێراق کرد لە هەرێمی کوردستان سنوورەکان پڕکرانەوە ئێوە ڕەنگە بیرتان بێت کە ئەو پرۆسەیە چۆن ڕۆشتووە ئێستا کارتی دەستی ئێمە لە مەسەلەی هەمواری دەستور بە پێی مادەی 142 دەنگی خەڵکە ئەگەر ئەو دەستورە بەدڵی هەرێمی کوردستان نەبووە بێت و خەڵک ڕازی بکەیت دوو لەسەر سێ پارێزگا بڕوا ڕەقسی بکە وەگەرنا دوو لەسەر دوو حەزەکە ئیجماعی دوو پارێزگا ڕەفزی دەستورەکە هەموارەکە بکات ئەڕوا ئەوەی کە بەسەر سونە دوو لەسەر سێ پارێزگایان ڕەفزی کرد پارێزگای سێمیان زۆرینە ڕەفزی کرد دەستورەکە ڕۆی لێرە مەساری سێهم پێویستی بەوە پێشەوەی ناڕەزایەتی دروست بێت پێشەوەی خەڵک ناڕەزایەتی دەربڕێت پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت و خەڵک لەگەڵ سیاسەت ئاشکرێتەوە ئەو خۆتان نەزانن لە ئەنجامی تەزویر لاوەڕانەکانی پێشوش بەردەوام ڕێژەی بەشداریکردنی خەڵک لە مەیدانەکانی شەکەن ئەگەر ئەمانوێت سەرکەوتن لە پرۆسەی هەمواری دەستوری عێراق و ئەگەر ئەمانەیە خۆمان لە مەترسیەکان لابنێت و دەرفەت قۆزینەوە ئەوەی کە ئەمانەیە بیچەسپێنی و ئەگەر ئەمانەوە مەترسی گۆڕی بۆ دەرفەت کە ئەمە ئیشی خەڵکی یعنی ئەو خەڵکانەیە کە پێویستەکە ئازایانە بۆ بەڕووی واقع ببنەوە و لە واقعیشکن پێویستمان بە ئیشکردنی جدی لە هەر سێ مەسالەکە زۆر سپاس بۆ دەستە خۆش لە دکتۆرژان زۆر سپاس بە شەڕۆمێکی گرنگ بوو دەگای گفتوگۆکەینەوە هاوڕێیەگەر دۆستێک قسە بکە بە سپاسەوە دەستەکانت خۆشکار دکتۆر زۆر باش بۆکردنەوەکان بەڵام چ سەر یەکەم لەبارەی هەڵبژاردنەوە کە ئاگادارم کە باسیەوە کە بە حساب جگە لە بازنەی هەر پارێزگایەکی کرێ بە کۆمەڵە بازنەی کرۆ لەسەر ئەساسی قەزاوانە ئەگەر ڕوونکردنەوەیەکە لەسەر ئەوە بارە دووهەم لەسەر مەسەلەی لامەرکەزیەت یعنی پێم وایە جەناب بەفەرمووی ئێستا ئەمە جگە لەوەی دەرفەتێکە بۆ کورد یا بۆ ئێمە جدی
يعني پارێزگای سلێمانی بودجەمان دانەزانم بەرێکی زۆری لێکراوە يعني وا مثلا بەشێکی بودجە ڕاستە بۆ پارێزگاکان بچێت کە چێتە پایتەخت لێوە دەستی بەسەرایگیری بەشێکی بەسەر نانێنێت يعني بەبەسم وە نییە مەفهومە لە تۆمانوویکانی هەرێمی کوردستانە لەگەڵ ئەوانەوە لێ پایتەختە بەڵام لە جاکەوی پایتەختی وڵاتێکی مەرکەزی بێ پایتەختی وڵاتێکی لا مەرکەزی فیدرالی وەکو مثلا بەڕێزی شەباسێک لە مەسا ئەڵمانێک یەکێک لە وڵاتە هەرە پێشکەوتەکان سیستەمی فیدرالی لا مەرکەزی هێنی مثلا جنابتان دەدەن يعني دۆرێکی باش بین لە بۆ شەش ئەندامی کرا کە مەسەلەی لا مەرکەزی زیاتر بچەسبێن و بەشێک لەو پارۆ دەسەڵات بیرێتەوە پارێزگاکان استرجان فرمتوا دەستان خۆش بێت سەراحەتەن من زیاتر من لە ڕۆقانەکەەوە باز لە تعدیلی دەستوری عراقی بکەم کاری تۆلیانمادەی 142 لەسەرەتایە ئەڵێت لە فەقەرەکان کە لەسەرەتای کارەکانی ئەنجومەنی نوێنەرانە ئێستا ئەنجومەنی نوێنەرانی عراقی لە خۆی چوارەوە ئایا ئێوە باستان لەوە کە مەجارێکی کە مخاطبی دادگای محکمەی اتحادیە عولیا بەڕاستی من زۆر زەڕورە کە کورد بەڕاستی پێداگیری کە لەسەر بابەتە و ئێمە بتوانین ئەو زەمانەتانی کە لە مادەی 126 هەیە زیاتر هەوڵ بدەین لەپێی مادەی 126 ئەمان بکردووە چونکە من هاوڕام لەگەڵ جەنابدا بەڵێ دەستوری عراقی پێویستی بە هاوارکردنەوەیە بەڵام بۆ زەمانەتانی کە لە مادەی 126 هەیە نەک بۆ زەمانەتانی کە لە مادەی 142 هەیە ئەمە خاڵێکی دوو ئوستازیان سەبارەت بە گۆڕینی سیستەمی حکومڕانی ئایا داخوازی خۆپیشاندنان بریتە لە گۆڕینی سیستەمی حکومڕانی لە عێراقا شێوازی حکومڕانی لە عێراقا یاخود نەخێت بە دوات بەرەنگاربوونەوەی گەندڵی و یاخودەوەی کە پێویستە سووی ئیدارەت بکەم بەڕاستی من هیوادارم بە هەر شەشتان لەو لیژنەیە ئەوە باش بگەێنرێت لە ئەندامانی بەڕێز کە سیستەمی حکومڕانی جگە لە وڵاتی ئەمریکا و تەنانەت لەوێژ واقعی هەژێت بەرداری ئەبن بەرەو دیکتاتۆری ڕابەتی لە وڵاتێکی وەکو عێراقا کە بەڕاستی دەست و پەنجەی نەرم بۆ تەقریبا لەگەڵ سیستەمی دیکتاتۆری خاڵی سێەم و ئەخیر مەگەر کات زۆر نەگرێت کاکتۆر سەبارەت بە چەسپاندنی تەواوی بەردەکانی فدراڵی جەناب دەزانین لە یەکێک لە یەکێک لە بنەما سەرەکیەکانی سیستەمی فدراڵی ئەو بریتەوەی کە پەرلەمانی فدراڵی لە دوو ئەنجومەن پێک بێت ئێمە لە عێراقا تا ئێستا یەک ئەنجومەن وایە ئەنجومەنی دووەمیشی لە دەستورەکە ئێستاش کە هەروایە بە نیوە ناوچە و تەنزیم کراوە بۆیە هەموارکردنەوەی بەڕای من ئەو دەستورە لەو چەسپاندی زیاتر بنەماکانی فدراڵی لەو بەتایبەتی خاڵی پەرلەمانی فدراڵی گرن سوپاس خۆش بێ مامۆستا سپاس دەستان خۆش بێ من ئەوەی کە زۆر زۆر بەبەستە ئێمە لە مامۆستا کامی حکومەت مامۆستا دەزانم کە سلێمانی داخوازی ئەم جارەی ئێمە لە دەستورە بەست بەرگریکردن نەبێت لەوەی کە هەیە کاک دکتۆر سەلیانی ئەوە بەڕاستی ئەنی ئێمە نابێت شەڕ بکەین لەسەر ئەوەی کە هەیە دەبێ بەڕاستی ئێمە چۆن لە کاتی مەسەلەی ئەوەی بزوتنەوەی هەتاکەیەکەی ئێوە کە کاتخۆی کێشەی ئەوەمان هەبوو یا لەم دوای ڕفراندۆم کێشەی ئەومان هەبوو بەپێی یاسا حەقی جیاببوونەوەمان نەبوو ئەنی ئەگەر یەکێک لە بورگەکان ئێوە سەقفی داخوازیەکان ئێمە لە دەستورە يعني بەرز بکرێتەوە ینی مافی جیاببوونەوە بدێ بە هەر نەتەوەیەک بە هەر پێگاتەیەک کە بێتر سێ پارێزگایە ئەقلیمە هەرچێکەیە نازانم جا مەسەلەی جێگیرکردنی ئەم فیدراڵی ئێمە کە تا ئێستا بەڕاستی فیدراڵێکی نەقز بووە یەک ئیقلیم کوردستانە بەڕاستی یەک ئیقلیم ینی نقطەیەکی زەعفە بۆ مەسەلەی فیدراڵی لە عێراقێکی ئاوا زۆرەیە بۆیە ئەو مەسەلەیەش کایە مەسەلەی جێگیرکردنی یا حەقپێدانی دروستکردنی ئەقالیم زیاتر ئیتیمامی پێ بدرێت ئەوە دوو سێ میکانیزمەکانی مەسەلەی ڕووبەربوونەوەی گەندەڵی خۆتان زانن ئەم کێشەی کە هەیە مەسەلەی بەڵام میکانیزمەکانی ڕووبەربوونەوەی گەندەڵی و مەسەلەی ڕقابە لەناو دەستوری عێراقیا زۆر زیاتر گرنگی پێ بدرێت کاک دکتۆر وەزای دەشتێکی تریش مەسەلەی کۆمسیۆنی هەڵبژاردن ئێمە یەکێک لە کێشەکانمان تا ئەم لەحزەیە کە پێوە ئێمەڵێنی مەسەلەی کۆمسیۆنی هەڵبژاردن کۆمسیۆنی هەڵبژاردن جێگیر بکرێت لە دەستورە کۆمسیۆنێکی سەربەخۆ بێ بەڕاستیەوە ئەوە زۆر کێشەیە لە عێراقاوە لە هەرێمی کوردستانە بە هەمان شێوە کۆمسیۆنان کاری بۆ محاسسە حیزبی نەتیجەکەی ئەو وەزعەیە کە بینیمان وزاریدان شتێکی تر مەسەلەی محاسسەی ببورە یەک شتی نقطەی ئەساسی مەسەلەی نهێشتی محاسسەی حیزبی ئەگەر لە دەستورە جێگیر بکرێت
ئەمی کە بەداخەوە سیاسیانەی هەرێمی کوردستان بردیانە بەخا بەڕاستی لە بەخا ئەوە محەسسی حزبیان بردە بەخا یعنی ئەوان ئەمان دروست کرد ئەگینا ئەگەر زۆر ئاساییە با زۆرینەی سیاسی حکم کا بۆ ماوەی 4 ساڵ بەڵام لە بەرامبەر ئەوە بوت مؤسساتی ڕقابی بەقوتر بێت و لامەرکەزیەتی جێگیر بکرێت مەسەلەی لامەرکەزیەت جێگیر بکرێت ئەو کاتە ئەگەر محەسسی حزبی نمێنێت زۆر باشە و زۆرینەی سیاسی جێگیر بکرێت زۆر زۆر سپاس دکتۆر دەست خۆش لە بەڕاستی دەرچەڵونێکی زۆر باش بوو بەڕاستی من سێ چوار ملاحەزەم هەیە یەکەم ئەوەی کە جەناب وتی زۆر نەترسین لە مەسەلەی ئەوەی کە ئەوکرێت دەستور هەموارەکرێتەوەی تر وابزانین ئەوە کیانی هەرێمی کوردستان لە مەدرسەی ئەو تر چاوەسەرەوەی لەگەڵ ملاحەزەم و پێویستە ئەمە لە ڕاستیان لە ئیعلامیش ئەمە تێبگێت ئەم پەیامە لە ئیعلام وەڵاتە خەڵک ئەمە حکومەت نووسێت خەڵک تەماشای نەکاوە ئەمە بەڕاستی ئەکیدەوە یان دەمە کوردەکانی ناونیشتەکە وەکو لە کوردستانیەکان لە بەغا کە ئەم پەیامەوە خۆی بگات لە مەسەلەی هەموارکردنەوەی دەستور ئەو مەترسیە زۆر گەورەیە چونکە لە هەر یەکێک لەو مادارێکە جەناب باسی کرد ئێمە جۆرێک لە زەمان و باڵی حەزانەمان هەیە کە پاراستووی دیوە هەرێمی کوردستان بەتایبەتی مەسەلەی مادەی 140 یعنی ئێمە بزانیمان لە ماوەی چەند ساڵی ڕابردوو نەتوانرا ئەو مادە جێبەجێ بکرێت ئایا میکانیزمەک پێدا چۆنەوە میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەم مادەیە لە دەستور یعنی حاڵەتێکی ئاسایی نییە پێ بچینەوە جارێکی تر ئایا ئەمە ینی زۆر مەترسی نییە دەستبردن بۆ ئەم مادەیە بەمەرجێک نەبێتە هۆکاری لە دەستدانی خاک ئەوەی کە جەناب وتواتە ئەکرێ میکانیزمەکانی لەلوتانێکە هەموار بکرێتەوە گرنگەوەی ئێمە لە کۆتاییە خاک وەرگرینەوە خاڵێکی تر مەسەلەی ئەنجومەنی فێدراڵی بوو کە مامۆستا باسی کرد بەڕاستی ئێمە لە عێراق دەستورەکە نوقسانە چونکە ناکرێت ئەنجومەنی فێدراڵی ئەنجومەنێکی متەوازینە لە نێوان هەرێمەکانە بە یاسا دیاری بکرێت وەک یاسا لە دەستور هەیە ئەمە خاڵێک ئەوە پێویستە ئێوە زۆر جەستی لێ بکەنەوە خاڵێکی تر مەسەلەی ڕۆحی دەستورە ڕۆحی دەستوری عێراقی مەسەلەی پاراستنی تەوافقە مەسەلەی پاراستنی کاتەکانی عێراقەوە وەک ئەوەی کە هەیە وەک خۆی ئەمە لە مادەی یەکەم بەڕۆنی ئەڵێ پاراستنی ئەم دەستورە زەمانی وەحدەی عێراق یعنی ئەم دەستورە ئەگەر ینی دیکتاتۆرێتی زۆرینە لە هەر ڕێگەیەکەوە لە سیستەمی سەرۆکایەتیەوە بێ لە ڕێگەی هێرشی سەربازیەوە بێ لە هەر ڕێگەیەکەوە لە ڕێگەی دەستورەوە بیانێت ئەم مەسەلەیە بگۆڕن گۆڕانکاری تیاقی یعنی وحدەی عێراق نامێنێت پێی مادەی یەکەمی دەستورەکە خاڵێکی تر بەڕاستی زۆر کەم باسی لەسەرەکرێ مەسەلەی دەستوری پێوەستنی مەرجعیەتە لە عێراق لە عێراقا مەرجعیەت هەموو شتێکە يعني أما أزاني مثلا أما جمعان سيرة كي دلوقتي خب مش عندنا يبزاني مرجعية شيء مرجعية شو أنا مصر وزيران قساكا لقل مرجعيتي لازم يعني أم مرجعيته أم شرعية البان دستوري لكيو وقلتوا أجر أنا دستوري كي هي وأم دستور السموي هي شيء أم سمو أباريته شيء أم مرجعيته من بو خاطر جيران دستوره يعني لو راسي أما في مست بازم كي آية كلمات دي كي دستورك على العراق دولتك في مست من مكان ديمقراطي بارزة لها من كذب مست رئيس الروح شريعة إنسانية يقول أم دو شون لقل يكا الرمجين يا وش في مست بقول لو أنا سيساني كمان في مست إما شو كل دراسي أقصى ما نهبل لنا للجنة هم وايد دستوري كاتك فلا ماني ما فكاني ما أقول يعني فلا ماني بس أنا أدرك في مست إما مترسي ما نسألي هذا طبعا ئەوەی کەکار ڕاستی کرد سەبارەت بە یاسای هەڵبژاردنەکان لە ڕاستیان لە سەرۆکایەتی کۆمەڵ پرۆژەیەک حازر کرا بوو کە پرۆژەکە لەسەر ئەساسی قەضا دیاری انتخابی دیاری کرا بوو ئێستا کاتیواری شۆ حکوومەت لە حکوومەت بەیەکەوە توانن پرۆژە پێشکەشکەن بەهەڵەیانشی دەتوانن زۆرە بەهات سەرۆکایەتی کۆمەڵ حکوومەت بەیەکەوە توانن هەریەکان بەتەنیا هەریەکان بەتەنیا توانن بەڵام پرۆژەکەی سەرۆکایەتی کۆمەڵ چوو بۆ حکوومەت و حکوومەت ئێستا کەناوێتی بۆ پەرلەمان باسنی هەڵبژاردنە پارێزگایە ئێستا توانەوە بابەتێکی زێر کە دیسان وەخۆی سەگات گفتوگۆی لەسەر بکەین شداوایی که استراکتی کمر بود. استراکتی کمر بود مجلس وزراء بیاست. چون مجلس وزراء بیکو. مثلا پیانجی پارلمان. نه أول تعديل دستورة. أول تعديل دستورة. ما بس بروجي ياساي. بروجي ياساي أموالي. لا يعني بروجي ياساي دستور. يعني بروجي ياساي هالبجارة. طبعا هنا أول مشكلة هي ما بس من الشيء وما بس من دوائك أو دو بروجي ياساي شكين بو برلمان هم بروجي ياساي انتخابات في استكاد ورد مجتمع سكين زين
خاڵات پۆزیتیڤەکانی چیە نێگەتیڤەکانی چیە و چۆن ماڵی لەگەڵاکەین هەم پرۆژە یاسای کۆمیسیۆن کە ئەویش دیسانەوە ئاڕاستی پەرلەمان کراوە مەسەلەی لامەرکەزی بەدڵنیاییەوە ئێمە بڕوامان پێێتی وە کار بۆ چەسپاندنی زیاتری لامەرکەزیەکەین لە دەستوری عێراقا کاگتۆر باسی ئەوەی کرد کە بەپی مادەی 142 خۆری یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بوو ئەو هەموارەکە بەڵێ وایە ڕاستە یعنی منطوقی مادەکە واڵێ منطوقی مادەکە واڵێ بەڵام تەفسیرەکەی محکەمەی اتحادی ئێسیادی کردو سەر خاڵی 5 لە مادەی 142 کە خاڵی 5 لە مادەی 142 ئەڵێ بۆ ئەم هەموارە مادەی 126 بەدەل بۆیە ئەڵێ تەفسیرەکەی محکەمەی اتحادی ئەڵێ هەتاکو مادەی 142 تەواو نەبێ ناکرێت بچیتە سەر مادەی 126 وەگەرنا منطوقی مادەی 142 ئەوەیە کە خولی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دەستپێکی کارەکانی ژنەیەک و سەرەوەت بۆ هەمواری دەستور ئەمەی کە ئایا بۆ گۆڕانکاری خۆپیشاندەرانە کە داوای گۆڕانی سیستەمی حکومڕانیەکەنیان هەموو باسم کرد وتم لەبەرەوەی تا ئێستا خۆپیشاندەران کە یادەیەکی واضحیان نییە ئەمە نازانین بەتەکید ئەمە هەیە بەڵام لەو ئینانی کە بڵاو کراوەتەوە لەو داخوازی نامانی کە بڵاو کراوەتەوە لە هەندێکیانە گۆڕینی سیستمی تیایە بەرای خۆپیشاندەران بڵاو کراوەتەوە ئەوەی کە جنابتان باسان کرد مامۆساژ ئاماژەی پێدا مەسەلەی مەجلیسی اتحاد دروستکردنی مەجلیسی اتحاد بەڵگەنیاییەوە لە مەدی نەزەرمانە بێتە وەکو باسمان کرد ئێمە بێیش بۆ قوڵکردنەوەی زیاتری سیستمی فدرالی و لامان کاتیشا قوڵکردنەوەی زیاتری سیستمی لامەرکەزی بکەین لە چوارچێوەی پرۆژەی دەستوری هەمیشەیی عێراقەوە بە هەمان شێوە ئیش لەسەر ئەوەی کە مامۆستا کامل کردی زیاتر چەسپاندنی مەبدەی شەفافیەت و بەگژارچوونەوەی گەندەڵی و ئەوانەکە ئەو مؤسسەسانە چی لێ بکەین کە لەو بوارانەیە هەن مامۆستا کامل ئامادەی بە شتێکی گرنگ کرد کە ئەویشەوەیە کە یعنی هیچ سیستمێکی فدرالی لە دنیا نییە یەک هەرێم بێ هیچ سیستمێکی فدرالی لە دنیا نییە دوو هەرێمیش بێ لە سێ هەرێم کەمترمان نییە هەمەی کە یەک هەرێم بێت تەنها عێراق بۆیە ئەمەش ئینسانەوەیەکە لە کێشەکانی لاسەنگی لە نێوان دەسەڵاتی فدرالی و دەسەڵاتی هەرێمەکان چونکە کە تۆ هەرێمی ترا بوو بەشەکەی تری عێراقیش یا بێ بە هەرێمە یا بێ بە دوو هەرێم اینجا بە یەکەوە دەسەڵاتی اتحادی دروست ئێستا نا ئێستا تۆ دەسەڵاتێکت هەیە کە مرکزیە بۆ شوێنەکانی تری عێراق و اتحادیە بەنسبەت هەرێمی کوردستان مەسەلەی کۆمیسیۆنی باڵا هەڵبژاردنەکانی بەڵێوایە پێویستە کات بە وردی ماوەی لەگەڵامکەین ئێمە بەیاننامەیەکمان دەرکرد و داوای ئەوەمان کرد وتمان کۆی ئەم کۆمیسیۆنی ئێستا هەیە بە هەموو تەشکیلاتەکانی هەڵبژێتەوە بەڕاستی تەنها ئەنجومەنی کۆمسیارانەکەی نییە بەڵقەکانیشی و هەموو دامودەستگاکانی تریشی دیسانەوە بە محاسەسە و بۆ ڕێکخراوە کە پێویستە کات ئیشی لەسەر کرد و داوای ئەوەمان کرد کە لەژێر چاودێری نەتەوەی گرتوەکان وەکو کۆمیسیۆنەکەی یەکەمی عێراق کۆمیسیۆنێکی لەو شێوەیە لە خەڵکی پسپۆرت دروست کرێ و بەڕاستی ئەم یاسایەش ئەم پرۆژە یاسایەش کە ئێستا لەلایەن حکوومەتەوە نێرداوە بۆ پەرلەمان بۆ دروستکردنی کۆمیسیۆن دیسانەوە ئەوەش زامنی نەزاهەتی انتخابات ناکەن مەسەلەن باشە داوای ئەوەکە مەسەلەن قازی بێ بەندام لە ئەنجومەنی کۆمسیارانە ئێمە وەچە خۆمان قەزا لە هەرێمی کوردستان مستەقلە ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان مستەقلە ئەتوانی پشتی پێ بەستی لە خەڵک مستەقل لە عێراقیش یعنی بۆ نمونە هەڵبژاردننی پێشوو هەمووان وتیان تەزویر کرا ژمارنەوەی دانەکانی درا بە مەجلیسی قەزای عێراق نەتیجەکەی چی وەکو خۆی وەکو تەزویر کەواتە یا مەسەلەن پێشنیاری ئەوەی کردووە زانکۆکان دوو مامۆسای زانکۆ پێشنیارەکە ئایا ئەمە زەڵاتی ئەوەکە ئەو دوو کەسە نزیبن جا بۆیە ئەوەش دیسانەوە چارەسەری گرفتی نەزاهەتی هەڵبژاردنەکان ناکات بۆیە لە مۆزوعی کۆمیسیۆن پێویستە کات بە ئیشرافی نەتەوەیە گرتوەکان بە خەڵکی نزیک هەمووان شایەتیوان بۆ بەر مستەقل نەک ئەوەی کە تۆ یعنی هیچ دەرفەتێکی بۆ پەرلەمان نەهێنشتووەتەوە ئەوەی کە ئەو یاسایی کە ناردویانە حکوومەت باش سەبارەت بە محاسەسە ئەمە مەسەلەیەکی ئەساسیە بیرم چوو باسی کەم یەکێک لە پێشنیارەکان
چارەسەرکردنی مادەی 76 دەستورە بەوەی کە ئەوەی لە هەڵبژاردننی سەرکەوتووە بێت ڕاستەوخۆ دەفەتەوەی پێ بدرێت کە حکوومەت تشکیل بدات نەک ئەوەی دوایی ئێتلافەکان دوای انتخابات و ناو مەجلیسی نوێنەوەی عێراقی چێ بێت. بەدڵنیاییەوە مەسەلەی پاراستنی تەوافق کاری لەسەرەکەی مەسەلەی بەمەدەنیکردنی دەوڵەتیش جەنابەت ڕاستەکەی پێویستەکات یەکێک بێت لە تارگێتەکان ئیشی لەسەر بکەین. بەشەندا ئەوەی کە تەدەخولی مەرجعیە کە ئێستا بینین تدخلێکی هنا سیاسیە، يعني هو نییە تدخل بەلەش، يعني مەرجعیە حکمی ئەو نفوذەی کە هەیەی لەناو شارعی شیعی بۆ بە هەمان شێوە نفوذی لەسەر هێزە سیاسی شیعەکان لەم بەریایەوە کە هینەکات دەستێوەردانەکان نەک ئەوەی کە ڕاستەوخۆ دەستێوەردان کات لە کاروباری دەوڵەتداران. سپاس بۆ خۆش دەکەم. من باسی مەسالی سێمەکەم کە باس دەکەم چاکسازی ماکوی هەرێم کە لێرا باسی کرد ئایا زەمان و فشار چی هەیە بۆی کەوا ئەمە بچێتە وای جێبەجێبوونەوە یاخۆی شێسەرکرێت بە شێوەیەکی تر لە ئەمەلەکان لە حاڵەتێکا کەوا خەڵ زۆر بێت دەگەن شەقا موسکووە هیچ وەکووە ناکان وێشە بێت. ئەم شوێ منە کۆڕێکا زمانەیە کەسایەتی و ڕێکخراوەکان بازەوە کرا کەوا ئەو حرەکەی دروست پێت زاری دەوارێک لەگەڵ ئەو خۆپیشاندانی کە تۆڵی تا ئێستا سەریان دیاریە و دنیا دیاری و نەناسراوە یاخود پرسیارەکەم لە جەناب جار ئەوەیە ئایا گەشتێکی وا دروست بوو پەیوەندی لەگەڵ ئەو مەحافەزانە سوود ئێرە بۆ فشارێک بۆ سەر ئەو دەسەڵاتدارانی ئێرەکەوە ئەو چاکسازی بچێتە پێشەوە یاخود ڕێگەی کە هێلایەوە شکەبەر بۆی کە ئەو چاکسازانە بەم شێوە شکڕێ و بەم شێوە مەتاکی و ئەو درۆیش نەبێت. من پرسیارێکم هەیە سەبارەت بە لیژنەکە لەسەر چ بنەمایەک دامەزرا چونکە ئەوەی کە بینیمان زۆر خێرایە سەبەکو وەڵامدانەوەی خۆپیشاندەران بێت و هیچ مەسافەیەکی بین نەکەوتووە ئایا وەکو بەڕێزەزانی کەش لە پەرلەمانی کوردستان بە پێی یاسایە لیژنەکەدانرا ئایا لەوێ دەسەڵاتی سەرۆکایەتی پەرلەمانە کە ئەو لیژنەیەکانیە پێویستی بە یاسایە و لێرە نەکەوتوونەکە بەڕادێکی قانونیەوە سەبارەت بەوەی کە ئەمەش جارێکی کە شەرعیەت لەو لیژنەیە وەرەگرێت کە ئەم قسەی ترکە ئەیکەم جەناب دەڵێ بە پێی مادەی 142 سەرۆکاتی کۆماریشی خۆیەکە 126 عفو بەس جەنابتان بە پێی مادەی 142 بەڵێ ئەمە لێرەیە یعنی هەر یەکە و ڕێکاری خۆی هەیە دوایی ئەم دوو پرۆژێ چۆنیەکە بێتەوە چۆن نەتوانن هەمانبن و اعتیماد دەکەنە سەر چی لە کاتێکە ئەگەر لیژنەکەی پەرلەمان کە شەرعیەتی هەیە هەموو قەراراتی ئەویژە بێت شەرعیەتی هەبێ و کاتە ئەو پرۆژەی سەرۆکاتی کۆمار لێرە چی هەیە و چۆن ئەبێت پشتیوان بۆ پرۆژێ بەداخەوە یعنی مەسەلەی من پێم وایە مەترسیە و ئەژبێ زۆر بترسین یعنی لەبەرەوەی مێژووی ئێمە ئەوەمان پێڵێ شۆڤێنیەتی عەرەبی ئێستاش لە پەرلەمانی عێراق لە مؤسساتی عێراق هەیە یعنی و ئەگەر ئەجندای تری نێودەوڵەتی بین و ئەمانی تێکەڵ نەبێ و زەختی تر نەبێ و بۆی ناوچەکە خۆی گەرمە و کێشەی تر دروست نەبێ نازانم چییە بەڵام ئێستا وەڵام مەجال بۆ عەرەب بکەیتەوە ئەوڵا بەپێی ئەوە هەموارێکە کە تەفرەتونای ئەم هەرێمەکە بەڵام ئایا یعنی چەند وەکو جەنابتان ئێستا لەگەڵ قیاداتی ئێرەش ئەو بنەکەوە چەند جددین لە چارەسەرکردنی مەسەلەی بودجە ئایا جارێکی کە ئەوان ئەگەر نیەتی خراپیان هەبێ بۆ نەمانی ئەم هەرێمە و ئێمەش خۆمان بیانومان ناوە بەدەستەوە نەوت نانێری بەبێ ئەو یاسایی کە ساڵی کار لە بودجە دەکرێت و کە ئەو نقطەی زۆعفمان هەیە ئەوان نایکەن بە زەختێکی زیاتر و بۆی خەڵک ناڕازی بێت و سبەینێ دەمیش نیا بۆ ئەو بەو شێوێ دەمباکە ئەوانیانێ لە تعدیلی دەستورەکە. زۆر سپاس بەخێر هاتن دەستێشەوەڵایەت و خاڵی لە لای منی سەرنج بوو من پێم وایە
مەسەلەی دەستور تاقەزانانی پاراستنی ئەمکیانەیە بەدەر لە مۆزوعی حکوومەتی هەرێم ئێمە لەبەر دەم پاراستنی کیانێکای نوێژکیانی هەرێمە و دەستور بە لەبەرچاو گرتنی هەموو ئەو ڕەخنەوە سەرنجانەی کە هەمانە لەسەری ئەو تێبینیانی کە هەمانە لەسەر مادەی 140 بەڵام هێشتا پێم وایە تاقەزانانی پاراستنی ئەمکیانەیە بۆیە بەڵێنیش لەگەڵ ئەوەیە کە لەبەردەم مەترسیایی و دەرفەتیش هەیە چەندیش لەسەر ضرورەتیش لەسەر دەرفەتەکە بکرێت مەترسیەکانیش لەبەر چاو بکرێت و من هەر ئەو وەڵامم وەرنەگرت مەسەلەی ئەوەی گەشەخانیش ئاماژەی پێکرد مەسەلەی مادەی 126 ڕاستە لە 2007 جارێک ئەو بابەتە دراوە لە مەحکەمەی ئیتیحادی ئێوەش وەکو ئەمریش نەخوازە ئەو بابەتتان خستۆتە بەردەم و چاوەڕوانی وەڵام من دواتر لەسەر بنەمای وەڵامی ئەوانیشی لەسەر ئەکەن چونکە دوو ڕۆژ پێش ئێستا من لە یەکێ لە بەرنامەکان پەرلەمانتارێکی عێراقی عەرەبی بە ناوی وەزان ناوی یوسف بوو بەڵێ بەڵێ بەرنامەی لەسەر ئەوە کرد بە کۆمەڵێ 4 مجەلدی لە وەقایعی پەرلەمانی عێراقیش لەبەردەستا بوو کە جیاوازی هەیە لە نێوان ئەو پرۆژە دەستورەی کە خەڵک دەمی پێیاوە لەسەر ئەو دەستورەی کە ئێستا هەیە ئەو قسەی لەسەر ئەوە کرد ئەو دەست پرۆژەی دەمی لەسەر دراوە تا مادەی 139 هەیە واتە مادەی 140 141 و 142 وجودی نییە و زۆر بە ئیسرارەوە بۆیە ئەوە یعنی ئیشکردن لەسەر ئەو خاڵانە یعنی بەگەڕانەوەیەکی کورد بۆ ئەوەی کە ئەم دەستورە کاتێک نووسرایە و هەموو ئەزانی فێڵەی کورد و پشتیوانی شیعەکان بۆ کورد و ئەو سەرکردە کوردانەی کە لێبوون هەموو ئەمانە ئەو دەستورەمان دەچنیەوە بەو سەرنج و پێبینیانە شەمانە ئایا ئێستا ئێوە وەکو بەڕاستی ئەرکەکەتان زۆر قورسە خۆزگەتان پێ ناتوازم زۆر بە سەراحەت چکە بەرپرسیارەتی مێژوویە بەرپرسیارەتی نەتەوەیە بەرپرسیارەتی ئەخلاقیە ئێوە وەکو پەرلەمانتاران ئەم شەش ئەندامە لەسەر چ بنەمایەک میشەکە بەڕاستی بگورێ قسەکەی من لەسەر ئەوەی ئەو تەنسیقەی کە هەتانە چ تەنسیقێکە لە نێوان سەرکردایەتی حیزبە سیاسیەکانە حکوومەتی هەرێمە موەسساتەکانی تری ئەوەیە سەرۆکایەتی کۆمارە یعنی ئەمەش زۆر زۆر زەرورە چونکە تۆ هەمووی چاوەڕوانی ئێوەن کە هەموو ئەو مەترسیانە بەڕاستی پێم وایە مەترسیە و کیانی هەرێم لە بەردەم مەترسی هەڵۆشانەوەیە بۆیە هەموو ئەمانە دەست سڵاوتان لەبێ هاوڕێیان خۆشحاڵم لێرەتان بینم کاک لە بنەوەکان ئەنووسی خۆشحاڵم لێرەتان بینم ئەمە زۆر بە کورتی ئەوە بڵێم قۆناغی ئێستا قۆناغی ساڵی 2005 نیە لایەنمان بێ ئێمە ڕفراندەومان کردووە داواجیابوونەوەمان کردووە لە عێراق ئێمە لە بەردەم کۆمەڵێک ئاڵنگاری زۆر زۆر زیاتر و گەورەترین لە ئەگەرێک کە دەستوری هەرێمی کوردستان عێراق هەموار بکرێتەوە خەڵێکی تر ئەو سیستەمە پەرلەمانی کە ئێمە داپۆرتی لێ ئەکەین لە عێراق ئەوەشمان هەر لە یادیە کە هەرێمی کوردستان بەس بەناو سیستەمەکەی تا ئێستا پەرلەمانیەکە حاڵی حاضر بە پێچەوانەوە تەواو دژایەتی سیستەمی پەرلەمانی کردووە هەر دکتۆر یوسف خۆیەکی لەو کەسایەتیانەی کە قوربانی هەوڵەکانی ئەم سیستەمە بووە لە ماوەی ڕابردوو هەتا ئێستا کەواتە هەرێمی کوردستان خۆی لە چوارچێوەی سیستەمی پەرلەمانی سیستەمی سەرۆکایەتی بنەماڵەیی پیادە ئەکا بۆیە گومان و مەترسیم هەیە وەک ئەوەی چۆن لە ماوەی ڕابردوو هەرێمی کوردستان پەیوەندیە سیاسی دیپلۆماسی ئابووریەکانی لە چوارچێوەی کەسەکان بوو لەگەڵ عەبادی مالکی عادل عەبدولمەهدی تا ئێستاش بەدامەزراوەی نەبوون هەمان مەترسیم هەیە ڕێکوتنەکان بچنە ئەو چوارچێوەی بۆ نمونە تەنانەت تەناسل بکرێت لە خاکی ناوچە کوردستانی جێناکۆتەکانیش بە خاتر ئەوەی هەرێمی کوردستان وەک قوارەیەک بمێنێتەوە بەڵام سیستەمی سەرۆکاتیش قبوڵ بکرێت چونکە ئەم حکومڕانیە هەرێمی کوردستان بەڕاستی پێویستی بە سیستەمی کۆماریە پەرلەمان بۆیە چاومان لەوە بێت کە ڕوونیانیە بەڕاستی لە هەرێمی کوردستان و نەستراتیش هەیە بۆ ماڵەوەکردن بۆ ئەو داخوازانی هەرێمی کوردستان چونکە بۆ نمونە ئێمە ئەڵێن مافمان هەیە لە دەستوری باشە مافمان هەیە مافەکانمان چین بەڵام ئەو مافانی کە ئێمە ئەبوو پیادەکەین چەند مافەکانمان پیادە کردەوە بۆ نمونە دەستوری عێراق دەرفەتی بداوە بۆی کە ئێمە لە هەرێمی کوردستان دەستورمانە بێ ئێکوا دەستورەکەمان بۆ دەستگای داواکاری گشتی
پێچەوانەی دەسەڵاتی حکوومەتی عێراقی فیدراڵ و دەستور سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنە زۆرێک لەو خاڵانەی تر کە پێشێکاری تیاکرا. خاڵێکی تر ئەنجا ئێمە مەترسیەکی ترمان هەیە بۆم گرنگە باسی بکەم. بەڕاستی ئەو کورداری بەساختەیە کە ساڵانێکە بەگوێ خەڵکی کوردستان و بە پڕکردنی خەڵکی کوردستان بەڕق لێبوونەوە لە عێراق تۆمەتبار ئەکرێن یا هان ئەدرێن بۆ ئاراسی. هەر بۆ منە دکتۆرە بەهار من لێرە مێ باسی بکەمەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوەی کە پێشنیار کرا بچێتە لیژنەکەوە هەر یەکێک لە فراکسیۆنەکانی خۆمان کە گوان نوێنەرایەتی کوردەکە پارتی دیموکراتی کوردستان دیش بەوە وەستانەوە. ئەینجا شتێکی تر هەیە دکتۆر یوسف لە یادمان بێت لیژنەکان لیژنە بەڵام هەرچی ڕێککەوتنی سیاسی تەوافقێ لە پشتەوەی لیژنەکانە بێت. ئەبێ ئەوەمان لەبیر بێت. بۆیە ئێمە ئاڵنگاری زۆر گەورەمان لە پێشە بۆیە دوای ئەزانم کاکلاوە پەلەیەتی بۆیە بێت بە ڕوئیا و استراتیژی خۆمان ناچینەوە. فعلەن ئێمە ڕوئیامانێ استراتیژمانێ بۆ هەرێمی کوردستان و خاڵێکی تر ئێمە سود ببینین لەو ناڕەزایەتیانی عێراق من بەسڕە داوای هەرێمێکی فیدراڵەکە زۆر دەمێکە ئێمە توانین لەگەڵ بەسڕا خاڵی بەهێزی خۆمان بدۆزینەوە لەگەڵ هەرێمی کوردستان ئەگەر لە دۆخێکە مەترسی بۆ سەر فیدراڵێتی ئێمە دروست بوو و زۆر شتی تر هەیە کاتەکەمە زۆر سپاس بۆ جەنابتان. لە ڕاستیە سەربارەت بە چاکسازی کار بەختیار ڕاستی بەسەراحەت لەگەڵ دامەزراوەکانی هەرێمی کوردستان قسە بکرێت سەربارەت بەو مۆزوعەوە ئێمە باسمان کرد وەڵام باسی ئەوەم کرد کە دوو کۆبوونەوەمان بێت لە ماوەی داهاتوو کۆبوونەوەی چەند کۆبوونەوەیکی بیداهی و ڕێخۆشکەرە بێت بۆ کۆبوونەوەی دووەم و بەڕاستی لێ بەسەراحەت ئەم مۆزوعانە باسەکەین من لەسەر خەت نیم لەگەڵیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام مامۆستا جەلال لێرەیە کە ئەوان لە وەقتی مفاوضاتی حکوومەت و ئەو مەسەلانی کە پەیوەندیدارە بە چاکسازی و بەڕاستی پێویستەکە لە ئاستی حیزب سیاسیەکان لە ئاستی کۆمەلگای مەدەنی لە ئاستی نخبەی ئەکادمی شار هەبێ بۆ ئەنجامدانی چاکسازی ڕاستەقینی لە هەرێمی کوردستان چونکە بەڕاستی ئەم سیستمی هەرێمی کوردستان بەم شێوەیە ناڕوا بەڕێوە یعنی ڕۆژێک بێت داعەڕمێ ئەگەر وا بڕوات بەم شێوەیە ڕۆژێک بێت داعەڕمێ یعنی قەوماتی مانەوە بەردەوامی نییە یعنی سێریکە زۆر بە سادەیی ئێمە لە وڵاتێکین کە نەوتمان لە ئاستی دەیەکەمەکەی جیهانەکە ئیعلان کراوە باسی هەرێمی کوردستان نەوتمان لە ئاستی دەیەکەمەکەی جیهانەکە یەدەکینەوە غازمان لە ئاستی دەیەکەمەکەی جیهانەکە یەدەکی غاز ئاومان هەیە حسەی تاک لە هەرێمی کوردستان بۆ ئاو زیاترە لە هەموو دەوڵەتەکانی هەمچەکە زەویەکی کشتتوکاڵی بەپیتمان هەیە سروشتێکی جوانمان هەیە کە بۆ سیاحەتمان سوودی لەوە بگیرێ ژماری دانیشتوانمان نیوەی ژماری بەغانە نیوەی ژماری دانیشتوان شارێکی وەکو بەغانیە ژماری دانیشتوانی هەرێمی کوردستان بەقەدەر مەدینە سەدرانە ئێستا یەک ماڵ بەغا ئەو بودجەیی کە بەپێی قانون موازنەی ئەمساڵ دانراوە نێنێرە بۆ هەرێمی کوردستان دەبێت هەرێمی کوردستان دەرەکەوە بۆ تا ئێستا نەمانتوانینەوە بەشی ئەوەندە داهاتوانە بێت لە کۆی ئەم سەرچاوە سروشتیان ئەمەی کە من باسم بۆکردن بەس تەنها سەرچاوە سروشتیەکان سەرچاوە ناسروشتیەکانی ناو هەرێمی کوردستان و توانە بەشەریەکانی ناو هەرێمی کوردستان بەرەپێدان بە کەرتی کشتتوکاڵ و پیشەسازی وانە ئەبێت دەکرێت بۆ هەرێمی کوردستان بڕاستێنێ بۆیە لە عێراقی شەر چاکسازیان دوایان خست هەریان فەساد هەیە و بەگژاچوونەوەی فەساد هیچ دەنگی تا ئەومان بینی خەڵک هاتنە سەر جادە و بە شەهیدکردنی زیاتر لە 300 کەسیش خەڵک نەڕۆشێتەوە ماڵەوە بۆیە پێشەوەی کە ئەو ڕووداوانە ڕوو بدەن پێویستەکات لە هەرێمی کوردستان چاکسازی کردەوە وەکو باسم کرد ئێمە گەرە سەردەوری لەم پرۆسەیە ئەوە یەکێکە لە مەسائل حەقیقیەکان پێویستەکات ئیشی لەسەر خاتوگەشە باسی لەوە کرد کە لیژنەکە چۆن دروستکرا لە ڕاستیە وەکو بەشێک لە داخوازی هاوڵاتیان کۆبوونەوەی سێسەرۆکاتیەکەیە ئەم بابەتە باسکرا و شوێکی مفاجئ هاتە ناو پەرلەمان لە ئەمەی مادەی 142 پێویستی بە دەرکردنی ئاسانیە چونکە لە دەستورا ڕێکخراوە بۆ بەپێی دەستور بەپێی مادەی 142 ڕێکخراوە کە پەرلەمان لێژنێک لە ئەندامەکانی پێکەێنەوە بەو شێوەیە ناوەکان
هێنرایە ناو جەلسە ئەوەندە نەبوو دوای ئیزافاتی بۆ کرا هەندێک ئیزافاتی بۆ کرا هەر ڕۆژێک کە خرایە دەنگەوە و دەنگی لەسەررا لیژنەکە دروستکرا و دوایی هەندێک ناوی تریش ئیزافەکران و بۆ خاتمیازیش باسی کرد قرار بوو دیتۆرە بەهاریش کە ئەوە پێشنیاری خودی سەرۆکی پەرلەمان بوو و کەسێکی پسپۆر کە بێتە ناو لیژنەکە و بەداخەوە یعنی فراکسیۆنی پارتی لە پەرلەمان پێیان کرد اعتراضیان کرد بوو لەسەر ئەو بابەتە سەبارەت بۆ دوو پرۆژەی کە هەن یەکیان بە مادەی 142 لە پەرلەمان ئەوی تریان بەپێی مادەی 126 لە سەرۆکایەتی کۆمار چۆنێکان گیرە بێتەوە ئێمە داوای تەفسیر لە محکەمەی اتحادیەکەی ئەگەر پرۆسەکاتی سەر مادەی 142 ئەوە سەرۆکایەتی کۆمار دەتوان پرۆژەی خوان بنێن بۆ لیژنە پەرلەمانیەکە و لە چوارچێوەی کاری لیژنە پەرلەمانیەکە کاری لەسەر ئەگەر گەڕاینەوە بۆ 126 و محکمەی اتحادیە ڕێیەکی تریە کە بە دوور یەبین بەڕاستی چونکە یعنی ئەوەی کە ئێمە گوێمان لێبوون ئەوان پێداکردن لەسەرەوەی کە پێویستەکات مادەی 142 شەکات بەکارەکانی تەواو بێت ئەگەر چوت بۆ مادەی 126 ئەوە کاتە سەرۆکاتی کۆمار ئەتوان لیژنەکەی خۆیان بەتەوامی پێبەن و لەگەڵ حکوومەت ڕێککەون بۆ پاکێجی هەموار دەستوریەکەی خۆیان بنێرن بۆ پەرلەمان گەشەخان و ڕازاوخان هەردووکیان باسی ئەوان کرد کە مەترسی هەیە من ناڵم مەترسی نییە بەڵام مەبەستم ئەوەیە کە لە خیتابی ئەعلامیمانە ئەوەندە ئاماژە بە مەترسیە لە بری ئەوەی کە لە خیتابی ئەعلامیە ئەمە وەکو مەترسیەکی زۆر زۆر گەورە پیشان بێ کە ئێمە هەموو شتێکمان ڕەبزە بە پێچەوانەوە ئاماژە بۆ بین کە ئەمە پرۆسەیەکە بەپێی دەستور ئەنجامەدرێ و هەر لایەو زەماناتی خۆی هەیە و هەر لایەو هەواجسی خۆی هەیە تێگەین لە هەواجسی بەرامبەر بەڵام بەرامبەر پێویستەکان لە هەواجسی ئێمە تێبگا بۆ ئەوەی زمانێکی دیارە بینەکەیەوە بەڵام بەڕاستی پێویستەکان ئێمە مەترسیمان هەبێت بەس ئەم مەترسیە پاڵمان پێوە بێ بۆ ئیش بۆ کارکردن لە هەرسێ ئەو مەسارەی کە باسمان من بەڕاستی هیچ کۆبوونەوەیەکم لەگەڵ پیاداتی ئێرە نەبووە تا بزانین چیەکەن سەبارەت بۆ پرسانە و ئەو کۆبوونەوەی لەوە چەکین سەبارەت بە لیژنە دەستوریەکە لێرە بەتەمەن بیکەین ئینشاڵڵا کۆبوونەوەیە بەڵام سەبارەت بە مەسەلەی بودجە و نەوت من لە مقابلەکەی ئینشاڵڵا تۆزێک بە ئاماژەم پێیە قانونی موازنەی 2019 بەرکارە هەتا بۆ ئەو کاتەی کە قانونی ئێمە سەر ئەو وڵاتی کە جەنابەت ڕاستیە ئێمە لەو لیژنەیە بە شێوەیەکی نوێنیشی و ئەو کۆبوونەوە گشتێشەکەین و ڕاستی لەگەڵ دەست بە سیاسیەکانی لە بانگیانەکەین بۆ کۆبوونەوە و لەسەر خەتەرین لەگەڵکەن بەڕاستی سەفقەی پشتبەردە لە ئیشی ئێمە نابێت لە ئیشی ئێمە نابێت و ڕەنگە ئەزمونێکیشمان هەبێت لەو ڕەنگە نیازخان باسی کرد ئەڵێ یعنی فڵان کەس قوربانی ڕاستیەکەی وای نامێنم ئەوەندەی پێم وایە کە پێداگر بووین لەسەرەوەی کە ئەم شتانە پێویستەکات ئەگەر بکرێت ئەگەر پەرلەمان هەبێت ئێمە هەمیشە ڕامان وا بۆ گەشەخانیش لەگەڵمان بۆ دکتۆرە بەهادەوە بەیەکەوە زەمینی پێمان وا بوو پەرلەمان یا ئەبێ هەبێ یا نەبێت یا ئەبێ هەبێت بۆ بە دروستی کارەکانی خۆی بکات یا پەرلەمانێک کە ئەگەر لە دەرەوەی پەرلەمانەوە شتی بەسەر فەرزکەن نەبێ باشترە دکتۆر ئەزان قسەت ئەبڕم بەس بۆچی کۆبوونەوە لەگەڵ حیزبە سیاسیەکان لەگەڵ دامەزراوەکانی هەرێمی کوردستان نەبێبوون نەنا حکوومەت هینێکی دروست کردووە لیژنەیەکی دروست کردەوە خۆیان ئەوان بانکەین حیزبە سیاسیەکانیش هەر بانکەین بۆ کۆبوونەوە گشتیان بۆ ئەوانیش لە سوورەیان و ئەوانیش بزانن کە چیە بۆدا بەڵام هەر شتێکیان هەیە هەموو بۆ زانیاری جەناتەنە جگە لە کۆمەڵی ئیسلامی کە بەداخەوە حەزمانە کرد نوێنەری ئەوانیش بەشدار بێت لە لیژنەکان نوێنەری حیزبەکانی تر بەشدارن لە لیژنە دەستوریەکە بۆیە هەشتێکیان هەیە لە ڕێگای نێرەکەی خۆیان لە لیژنە دەستوریەکە توانن بیگەن بە لیژنە دەستوریەکە بەڵام دەکەن ناشە ئەمەی کە سەفقاتی پشتبەردە بەشێک لە سیاسەتی کوردی بوونی هەبووە پۆلیشتیوە تا ئێستاژەیە یعنی دکتۆرە عەلاوی لەمەوەی ڕابردوو مقابلەیەکی لە کەناڵی تەغییر پێما باسییان هێچ شتە کاتیا بەکردنەکە کراوە کە باوەڕ ناکەم قیادەی حیزبەکانی تریش ئاگادارن بۆیە ئەم مۆزوعە لەگەڵ ئێمەمانان بەڕاستی لانی کەم خۆمان ڕازاوخانیش باسی کرد ئەزانین بەرپرسیارەتێکی قورسکە
بۆیە باوەڕتان هەبێت ئێمە ئەم دوو ڕۆژەمان هەبوو لێرە و ڕۆینەوە ئەم شەو ئەگەڕێنەوە بەلامانەوە گرنگ بوو کە هەر یەکسەر دەستکەین بە مشاوەرات لە دوایەوەی کە پێویستەکان چی بکەین و ئەوەشی کە ئەم دەست پێشخەری کات تەحسین و ئەم ڕێکخراوە بەڕێزە بەیەکەوە کردیان لەگەڵ جنابتانە کۆبینەوە بەشێکە لەو مەوزوعەوە ئەو کۆبنەوانی کە تر بڕێمان لێداوە لەو سۆگەیەوە کە ئەزانی بەرپرسیارەتی قورسکەوت سەشان بەڵام لەم بۆ شەفاغە بین لەگەڵ خەڵکی خۆڵان ڕاستیەکان بە خەڵکی خۆڵان ئەڵێ هەوڵی وادین زۆرترین دەستکەوت لەم ڕێگایەوە دەست بەڵام ئەگەر زانیشمان بە ڕاستیەکی ترەوە شەفافە بینە بە خەڵکی خۆمان ڕاستیەکان ئەڵێین و مەترسیەکانە خەینە بوو و ئەو کاتە هەڵوێستی ترمان بەدڵنیاییەوە ڕاستە نەبوونی دەستوورێکی پەرلەمانی لە هەرێمی کوردستانمان کێشە بۆ ئێمە لەوەی کە مطالبەی سیستمی پەرلەمانیەکەین دانا بەڵام ئێوە خۆتان نەزانین ئێمە لە هەرێمیش پێداگیری لەسەرەوە بکەین کە سیستمی پەرلەمانی بچەسپێن بێت سیستمی دادوەری لە هەرێمی کوردستان مەترسی لەسەر و بەدڵنیاییشەوە داخوازی سنە داخوازی بەشێک لە شیعە ئەتوانین سوودی لێوەربگرین لە چەسپاندنی زیاتری سیستمی دیکاری لە دەستان خۆشی چاکتان کردی و ساز لە پێشدا هەندێک پێشنیار لە بۆرەکەم لەوێ ئوستاز گوتی لە مەرحەلەی هجومیدا زۆر کەم لە مەرحەلەی هجومیداریە تا ساحەریە و سەرکردایەتیە نەشارەزا و خۆویستتری ئەمە شتێکمان هەیە لە عێراق ناوی تەوافقی لە فیدرالی زۆر بەقووەترە ئەگەر جوان بەدەستە بەڵام دەستوری نەکرێت لە جیانیشدا تەوافقی لە هەندێک شوێن دەستوری کرا لە هەندێک شوێن دەستوری کرا بەلجیکا لە قوبرس دەستوری کرا زۆر پێم باشە پێش فیدرالی ئەو جارە داوای تەوافقی بکەن لە چوارچەوەی دەستوری تەوافق بە مەعنا قوڵەکەی بە مەعنا هەڕوونی بکات اعترافیش بۆ واقعی ڕوون پێچەوانەی ئەو مزاهرەتیانی کە دێن تایفی نەمینێ تایفی نەمینێ ئێمە ڕاست دەخەنچێت ئەوە وەلو خراپە تایفیە زۆر خراپە بەڵام دروستکردنی عێراق وایە وەرە لە دەستوریش اعتراف کرێت کە شیعە هەیە سونە هەیە عەرەب هەیە کورد هەیە ئەگەر نەکرێت یەکسەر دەگەڕێنەوە سەر معادلەی دووەم عەرەب هەیە و کورد هەیە کە عەرەب و کورد هەبوو لەنە دووبارە دەبینە ئەقەلیەتە ڕاستیان پێ بکەم ئەو مەترسیانی جەماعەت باسییان کرد ئەمە زۆر بەقوڵتر ئەو مەترسیان هەیە چونکە سەرکردایەتی کورد خەریکە هەرێم دەدۆڕێنی خەریکە چارەنووسی حەرەکەی کوردی لە سەدەی چیەک دەدۆڕێنی بە نەشارەزایی بە نازانم بە تایبەتی لە دوای ریفراندۆم کە پاڵپشتنی و دەوڵەتیمە ئیتیجاهێکی عالەمیش هەیە لە شەرق ئەوسەتیش کە جارش کە بگەڕێنەوە سەر دەوروبەری سایسپیکۆ ناشیۆنالیزمی عەرەبی و ناشیۆنالیزمی تورکی و کوردیش نییە ناشیۆنالیزمەکەی زەعیفە یەکەواتە زۆر خراپ لەسەرمان خەریکەکەم ئەو مزاهرە و تەقەلایانە عیلاقەی بە وەزعێکی فوڵ هەیە کە دەگەڕێتەوە سەر هەردوو مستەڵاحی موالی و شعوبی یعنی مەترسیەکە دووبارە لە شتی تریشە ئینتیمای شیعە تا ئێستاکە مەزهەبی بوو ئێمە قازانجێکمان لێ کردیە خەریکایژە و ئینتیمایە زەعیفەوە ئینتیمای عروبی بێتەچی ئەو خەریتەی عێراق دەگۆڕێت جارشکە کە سەتا پەنجا شیعە سەتا بیست و دوو کورد و سونە دەبوومە زۆر قازانجان یعنی ئەگەر ئێمە لەسەر پرۆژەی وەتەنی نارم تەوڵی دوایە ڕۆژنەی ئەو وەتەنی ئیش بکەین دەبی ئەوە هیچ بیت ئەگەر هیچ واز لە وەتەنیەت و ئەوانە دەینی ئەمیش ڕێیم دەگەرە دێنە سەر مواتنێک لە عێراق و زۆر ڕاستەوە دێنە سەر حەقی مواتنە و دوور کەوتنەوە لە تاریف و دوور لە کۆمەڵە شت دوور دەکەن ئەو دوو استراتیجیە بەڕاستی دەبی لێچکەینەوە وازم ئێوە هەتا ئێستا لەسەر استراتیجیەتی وەتەنیتەوە کاتە مادەم لەسەر استراتیجیەت دەڕۆن دەبی ئەو هەنگاوانەی کە باسمان کرد یەقی ئەوەی بکەن هەرچەندە زۆر مانتەقیش نییە دەستە سپاس بەکردیان دەستی بەڕاستی باس مەترسیەکانەکەین ئێمە یعنی باس لە قەزەیەکی زۆر گەورەکەین حەقە بە هەر هەموو ئەندامانی بژنەوە بۆ ئەوەی کەوا کاری تیاکات تەجاوزی عەقلی حزبی بکەین چونکە ئەمە مەسەلەیەکە لەسەر مەسەلەی مەسیری میلەتێکە و مەسەلەی دەستورە و تەسەوڕەکەم حزبەکانی لە نەتیجەی زۆر دەسەڵاتیان نابێت من پێم وایە ئەوە کە ئەو دەستورە نووسنەوە وڵاتانی چواردەوە دێنەکەن جایی پێش و تورکیا دێتەکات ئێران دێتەکات عەرب دێتەکات ئەمریکا دێتەکەوتانە تەسەوڕ ناکەن ئەوە هەروە ئەو ژنێ بتوانێت ئەوە بکات بتانێت بمگرن نەک بتوانین بتانێت ڕوون ئەوە بکەن
ئیشی دیاکەن ئەگەر لە ڕێی شخصەکانەوە بێگە لە ڕێی تەجروبەی پەرلەمانیمان یعنی بچووترین حرەکە بچووترین کۆبوونەوە ئەوان ئاگادار بوون لە لۆجارەکان هاتن تەدەخلیانەکەن ئەمە حەقە بەهانوەرگیریە و ئەم قەزەیش یعنی مەسئلەی دەستوری ئێمە دەبزانین یعنی بۆم ئەم ترسمان هەیە لە عێراق و مێژوو خوێنیتەوە وەکو جوگرافیای بینی وەکو جیۆسیاسی بینی وەکو کۆمەڵگای بینی ئەمە مەترسێکی واردە بۆ چەندین سیستەم لە عێراق تاقیکراوە کە سیستەمی پەرلەمانی لە زمانی مەلیکا بینیمان سیستەمی ڕەقاسیمان بینیە سیستەمی ئەوانە هەموو پەرلەمانیش دووەم جارای بینی بۆیە مەسئلەکە تەسەوڕ ناکەم یعنی تەنها لە جۆری سیستەمەکە هەبێ بەڵکو هەر سیستەمێ لە عێراقا تووشی 10 ساڵ و 15 ساڵ جارە تووشی اختناقێکە بێ و تووشی کێشەی گەورا بێ و قەوا بێ ئەبێ ئەو واقعە بزانیتەوە ئەمەمە لە عێراقە یەکێک لەوانەی کە مەترسیەکان چێت دەستبردن بۆ هەڵۆشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان خۆی دەستبردنە بۆ سەرەتای هەڵۆشانی فدرالی چونکە پارێزگاکانە سەلاحەتی فدرالێت هەیە یعنی هەر پارێزگایەک بۆ خۆی فدرالێتێکە لە عێراقا فدرالی ئیداریە بۆیە هەر دەستبردن بۆ ئەوە هەنگاوی دوای ئەوە بۆ هەڵۆشانەوەی هەرێمی بۆیە ئەوێ ئەوە هەر هەڵۆشانەوەیش لە خزمەتی ئێمە نییە بە تایبەتی ئەگەر بێت و پارێزگا ڕاستەوخۆ لەلایەن خەڵکی پارێزگاوە لەجارێکمە ئەقەلێتی خانەقین قەزایەکە لە دیانە خورمات و قەزایەکە لە سەلاحەدین ناوچەی عەقڵ نازانەوەرە قەزایەکە لە مووسڵ کە کوکمان هەیە کە ئیشەڕ نێزان ئەو بتوانین ینی لەم وەزعا ئەوەی تا بکەین بۆیە ئەمە هەموو مەترسین بەڕاستی دەبێت ئاگاداری ئەوانە بین لەو ویژدەیە بەڵێ طبعا ئێمە ئەزانین بۆ قەیرانێکی لە ڕۆڵاتی ناوەڕاست بە دیارە یعنی دەستوەردانێک هەیە ئەوە لە لەبنانە ئەوە ئێران دەستێکەوە لەم مەنطقا بۆ ئەبێ بزانین ئێمە لەناو ئەو پاپۆڕانی هیناوی بەرتەناب بە مجاڕەتی تەماشای وەزی عێراق و تەماشای کوردستان وابزانین ئێمە مجاڕەتی لەو مرة من قلت بلا خدمتك كان دستان خوش والله استقرارك قانون زيادة أجل وأجر زيادة بني قانون يخوه وكا جيجي به بمعنى نمانه عراق هنگار کی باشتر بهسته اگر مفردات عليك كبسوط باسط كده أو خير سري فواتا باشتر تقمال بمقابل أوا تاريخ قيمة حق بيستحوص على قيمة نوتو غادة فرسان مشكلة دروازة الأمريكان مشكلة نرجع جناحه كان مشكلة وشاكسازي لفرسان مشكلة بيستحوص على الحقيقة باشا اگر هاتو تعديل كده دستوريشا بلانتو ام حالتي اگر تعديل اشكال وام حالتي كردستان بوشي مايوا كبراي زور زحمتها دو احتمال هي لا دستور يا او يا بس راهي بنيتو جبجنا كده اما حالتي زور تصور كان قبول كان نبي لفاش قانوني عراق وبهزول العراق دو اگر هاتو اما جبجه عراق جبجه كانوا قانون كرد كانوا دستور كرد وكو خوي نمايو جبجه نكرا والله بيدين لك قوزا راهي استكانك تنصاوا احتمال بلي كوتنا الوقت بيني هريم وبيني مركزه وضع عام كمثال وضع عام دستور وضع عام سياسه كان شيء يدتو بيكاوتو دەستان خۆش بێ ئەمەتەن مەترسیەکان لای منی زۆر نییە بەڵام ئەوەی پێستە باسکران مەترسیەکە زۆر گەورەشکن بۆ کەسێکی بخینە سەر ئەمێ من بپرسم لە خراپترین حاڵەتە گەڕانەوەی ئێمە بۆ ڕێفراندۆمێک کردومانەوە دۆکومنتێکی قانونی تا چەند وایە ئەڵبەتە لە یاسایەوە بۆ ئێمە خۆمان اعتیبارێکی هەیە بەڵام چ نەتوانین لەگەڵ ئەم مامەڵەی پێ بکەین و پێسەر بکەین سوالێکی تر ئەوەیە کە من ئەزانم مەسەلەی کورد ئەولەویەتی هەیە بۆ ئێوە کوردیژنە کە قسەی لەسەر بکەن بەڵام بە شێوە گشتێکە من ئومێد دەکەم کە ئێوە بتوانن لەسەر مافی و کەرامەتی ئینسانی عێراق وەکو تاقیش بکەن چونکە دەستوری عێراق پڕێتی لە خوا بخێتی لەسەر مافی ژن و مناڵ هەموو شتانەی تری کە پێویستە لە دەستورێکی مەدەنیا هەبێ حەق خۆیەتی بە نەزەری اعتبار وەربگیرێ قسەی سێهەم و قسەی کۆتاییم ئەوەیە کە باسی وا کرێت کە مەسەلەی چاکسازی لە هەرێمی کوردستان وەکو جەناب ئیشارەت پێیە ئەگەر ئاوا بڕۆین داڕ بێنە بەڵام من حەزەکەم وێ ملاحەزە بم ئەم جارە بەڕاستێکی
ئەگەر نەوت بنێرین یان نەینێرین ئەگەر چاکسازی بکرێ یان نەیکرێ بگەڕێنەوە بە ڕوو عەموچا یان نا من پێم باشە ئەو یعنی ئەوە ئێوە تێبگەن کە خەڵکی تر تەجاوازی ئەوەی کردووە ئەم جارە تەنها یەکێکی پارتی بە بەرپرس نازانێت هەموو ئەحزابی سیاسی کە مشارەکەی کردووە جارێکی کرد لە بنیادنانەوەی ئەم دەسەڵاتە لە حکوومەتی هەرێم و ئەوان بەرپرسن بۆیە بەڕاستی حەقت جددیتر خەمی ئەوە بخۆن چونکە من وەک ئینسانێکی کورد وەک گەنجێکی شەقام وەک مامۆستایەکی زانکۆ ئەو تەسەوڕەم هەیە کە تەسەوڕەکەم زۆرینەی خەڵکیژە ئەو تەسەوڕەیە هەمووتان لە یەک هەک بەیان سەیرەکەن بۆیە زۆر باشە و ورتر لەسەر مەسەلەی چاکسازی و بەهێمنانەتر ئیش بکرێت. سواسی رجال زدیم من محمد مستشار سرداری من دكتور لو تصور كشتي سعيد بس كان بس زيادة سياسي ورجع زمان رأي في صورة وهم دولة العراقية ناس دولة العراقية بالفن بس ده من زمن دولة العراقية والدستور كأشنا وبي نحن العربية كان نرجع الشيعة حضرت حسين نصر شو أساس الله أوان دستور يعني دستور شيء شو فيها قوية من دستور أنا بلا ممكن فيه بس من المجتمعات العراقية تلفون بحضرت حسين كابرا من 2400 ساعة تقريبا ترى يمتد لبقى كان لسه حضرت حسين سر كأولا لقد أمن للدستور على حرية وحقوق الإنسان يعني بواسيم المخويش اللي ردانش في باسي دستور كي خلق شكل درو لكن كم يبي عروان شيء كاسبة هش كسيكا من كسل كسي ورسم وكالة بهم نكرام على أم كمان بوفروشة سبيك معين بمن هيك إذا ما خاين بالدروس زمزم في أي شكل هذا مش يبغى أما كيف بيجي خسوا؟ يا عرف بيجي خسوا، يا أخلاقيات من الحكم بيجي خسوا، يا أو قانوني كدائم أو ككسر مششات من الكافي. جناب باس كمال خالد نكر، بريطانيا وإيران العلاقة عن رزول ده صلاة يعني. لأن مصر كمال، لأنه سينوي بسكوله. لا جاي جدا لوي كمواطن يجي عراقي أمر ولا من كلامتي خوم معه. نالا يوم يدستور بوله، نالا يوم مثلا كيس كاز علي بفلان كاس بفلان كاس. برادرانی لردن شد همی بداخل و باسی هرمی کردستان کرد. هرمی کردستان ببرچه اینو هات وحشیگه براسی. زوانیه. يعني من مالي خالم لبقعه. صالي 50 ل 50 باشتر. 50 ل 50 باشتر. تاو أم أخيرش هر باشتر. كشكا ويا دستور كشوتر تشحكك وإما زمان كبد الدكتور. وأجر برج ورد شحكك وإما صامك. من عفو كرسالي كم هي. برسيالكين كجرينتين برسيال أيوة شش خمداني كوردا يجريزم يا مختلفة جناب يجريزي أيوة مثلا دفاع ما في كل نعم كردستان كردستان تركماني كيا شوي كيا هم كسيش كيا أو ما في مروف كيا مدير شانازي بيو إن القرآن وبيجر ليشتيو بيجر لباتيو بيجر لكمال الإسلامي ككل شيء عن سر بريلا سيبركي خوي على بيجر لعرب باشترا تصوري من لتورك باشترا لفارسيش باشترا وشانازي بكردوني خوما وكمل لو كردستان ككتيا لدايقهم حتى شي ما فلي زود كردون طبعا بإجباري بو باختياري نبو شو كما دبيني شوار ولادم هر شواري يشي شراتر نخواه ناسي نعي نزانيشيا نهيش نكزانيشيا برسياري زين اللي لأويا جناب الإمت كوكر دوام زين لسر معادي دستوري كساري بلان مشتاقة بأركان السياسية سياسة لصياح حفتين مجتمعات توافقي بشبه ترامب لبشتويكا أردوغان لبشتويكا أنجيلا ميركل قيام شانازي لبشتويكا رئيس وزراء السويد لبشتويكا ملكي دنمارك لبشتويكا أما سياسة هم يجمع زيادة أجل يقصي دكتور باسي شاكساسي كا أما دام برزاني ليرن غير مني لدرجة هم يلا حزب السياسة لا بجدار شاكساسي بروسي كنقل هنسان إنسان بالدين بدون أكبر تو اشتكان براسي زور موضوع باس كلا شاكساسي باس كلا أما باس كلا أو باس كلا برزاني بس أنا أصلا أقول مادي صوت شو شش ساعة كمان كلا أجرب من شاكساسي نكين دستور شيء من أنا أخالط بالدنيا دو مسألة نود أجر نود بدري بحكومة العراقي إيه شو ماله دستور شرط في مسألة نود دكتور يعني من علامتنا دلوقتي هي غلط بس لما حاليا شرط هي كمان زي شو دستور يا المسلمين من أمي أول شعب يا جناب بيبي شو دستور يا مع المسلمين وبرسالة يجلس يجلس بلام وجرينجا شو يجلس يوشش بلام دست خوش به تاکس دادن. بس باز. که باید ما گرینگا
ئەوەی کە بۆیمە گرنگە لە من جۆرە دانیشتنان و کوچولویانەیە ئەوەیە کە ڕاوسەرنجی یەکتر بزانین بیگۆڕین ڕەنگە دکتۆرم بۆ لێرە نوێنەرایەتی تەواوی وریش نییە و تەنانە نوێنەرایەتی تەواوی دەستوریشی نەکردێت تەنانە بەسوریای خۆیەوە وێنەیەکی بۆیمە نیشانناکە چێ بزەرێتەوێت و قسەی هاوڕانی تریش لەسەر برسەکە دیسانەوە چێتەوە باوی کە خۆیان سەرنجیان چێ لەسەر دەستە خۆش بە توش سەرنجەکە و خاصە لەوەی ئەوان جیاوازە بەڵام گفتوگۆکە دەوڵەمەندیەکە ئێمە بە هیوان لەم دانیشتوانەیە هەموو ڕانکان پێ بەشدار بن و قسەی بکەین کە گفتوگۆکە دەوڵەمەندتر کاک تەحسین چۆ دەرێ بش قسەی هەبوو حەزەکەی وڵامی کار مەسعود خۆی ڕۆی بەڵامی شتێک ئاماژەی کە تەواوی تێبینیەکانی لەبەرچاو بەرەم نیشە سەرەکەی بەڵام باسی دەگەڕانەوە بۆ سەرسی کۆرە ئەستان ئەوەی کە سەرنجێتی سایکسبی کۆیەکی تەڕازە لە ناوچەکە کە ئەویش کۆنفرانسی هێلسینکی کە لە ماوەی ڕابردوو دەبین بۆتیم و تام ئەنجام ئاستی ئەوەی کە ئێستا ئیبینی لە سوورەوە لە عێراق ڕادەیەکی زۆر جێبەجێکردنی ئەو خاریتەیە کە ئەوانە ڕەنگە لەسەری ڕێککەوتن لە شتی کەم لەو کۆبوونەوەی هات دەرەوە بەڵام من وای تەسەوڕەکەم کە سەر لە نرخ داڕشتنەوەی خەریتەکە بۆ واڕاستەیە مامۆستا بورهانیش هەر ڕۆی بەدڵنیایی و پێیسمان بە تجاوزی عەقلی حزبیە باڵێوایە مەترسی واردە لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نابین قەیرانێکی ئەتنویژەیە کە ئەمەژە دیسانە مەترسی دروستەکان چەسپاندنی قانون ئەوەی دکتۆر باسی کرد لە قازانجی هەموو هاونیشتمانەیە کە قانون چەسپێ و لە قازانجی ئەمەشە کە قانون چەسپێ و خۆشمان بۆ هەموو وەگەرەکان پێویستەکان ئامادە بکەین لەو یەکێک لەو وەگەرانەش لە گەریبە لێککەوتنە لە نێوان هەرێم و بەغار بەڵام مەچەندە بە دوورێک ئەمە یعنی يعني اخيرا دورنيه بتوانري بقينا حالتي يعني لكوتن سواري بو كساني كلام ما مصاباسي لو كنت خرابتين الارض قران ورفان دوم من نازل يعني ما اصلا خوي دستورك باسي وي كردو كمعنوي دستورك وبارلمان دستورك زامني یک پارچەی خاچەکانە ئێمە ئەومان هەیە بەڵام لە حاڵەتێکە ئەومان هەیە کە دەستور بە ئالیەتێک تعدیل بکرێت کە پێچەوانەی ئالیەت یعنی تعدیل دەستورەکە خۆی بێت ئەگیناوە هاتن دەستوریان تعدیل کرد خستیانە ڕاپرسیەوە و لەسەر سێ پارێزگا ڕەفزی ڕوا و تۆ هینێکی وات لە بەردەستانیە یعنی بەڵگەیەکی قانونی وات لە بەردەستانیە بەتەواوەتی هەوڵەڵام لەگەڵت کە ئێوە پێویستەکان لەسەر مەسەلەی قوڵکردنەوەی مافۆ ئازادیەکان لە دەستوری عێراقی یشکینجا لەم بۆ چی پێشنیارەکە بێت بەڕاستی سوپاسەکەی لەگەڵ بیخیرە بوو ڕۆمانی بنێری جا چ لە ڕێگەی ئەم ڕێکخراوە ڕێزەوە چ لە ڕێگای کۆنتاکتی شەخسی و بەدڵنیایی و چاکسازی پێویستە بۆ هەرێمی کوردستان و هاوڕام لەگەڵەکە خەڵک هەموو حیزبەکان ئێستا ئەوانەی کە بەشدارن لە حکوومەت و تەنانەت ڕەنگە ئەوانەشی کە ئۆپۆزیسیۆن ئێمە لە 2015 ڕێگریمان لێکرا بۆ لەوەی کە بچینەوە بۆ وەزیرەکانیشمان لە حکوومەت نەماوە خۆپیشاندانەکرا هەتی سەر خەڵکانی ئێمە بارێگەکانی گۆڕانیش سووتێنرا لەکەدا بۆیە تەفکیرە گشتێکە بۆ شێوەیە جارەمامە مەسئولیەتی حیزبەکانی دەرەوەی پارتی و کێتیش قورسەکە کە ئەوانیش پێویستەکات فشارکەن بۆ هێنانەکەی چاکسازی و ئەوەشی کە ئەو دۆخەشی کە ئێستا لە عێراق ئەیبینین یا ئەو دۆخەی کە لە لوبنان ئەیبینین لوبنان شعار ئەساسیەکان چییە؟ كل يعني كل يعني هەموو يعني هەموو جەبەڕاستی ئەمە مەسئولیەتی هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتیش قورسەکە کە پێداگری لەسەر هێنانەکەی چاکسازی کات سەردار مجموعەی خاڵی ڕوژان لە ڕاستیان ئێوە باسوخواستەکەمان باسوخواستێکی دەستپێکە لەسەر ئەو پرۆسەیە چۆن ئەوە لە عێراق نەچوونە لەناو تەفاصیل لەوەی کە مادەی قوڕان باسکەین چی بکەینەوە ئەمە پێویستی بە دانیشتنی تێت و باسم کرد خاڵێتی تێپاڵیەکمان هەیە بۆی کە بکەینەوە ئەو خاڵێکشی کە جەناب باستێتی دەستور گرنگە بەشی خۆی گرنگە دەستور تا ئێستش لە عێراقا سەقفی هەموو نوێنە سیاسیەکان دەستور لا مرجعية أمودية لا لا دستور ناكا أجر سيستاني مصطاني سيستانيش
داخوازیەکانی لە ژێر سەقفی دەستورە هێشتۆ تەنانەت بۆ مەسەلەی هەمواری دەستور سیستانی ئاماژەی بۆیە کە پێویستەکات هەموارە دەستوریەکان لە چوارچەوەی دەستورە بێ وە داخوازی هەموو گەلانی عراق لە بەرچاوبگیرێ باسی ئەوەی کە لە شیمالەوە بۆ کۆتایی جنوب لە بەرچاوبگیری سیستانی بەدەست من نییە کە خاوەن دەسەڵاتە لە عێراقا لە ڕووی خطاب چونکە خەڵکی زۆر بڕوان پێ و ئەمەش بشێکی مافۆ ئازادیە ینی مافۆ ئازادی خەڵکە لێسەر ئەوەی کە جنابە باسی کرد ئەڵێ تەلەفۆن بۆ حسین دەبێت خۆ ناتوانم مەنعیکەی کە تەلەفۆن بۆ حسین لە عێراقا مناڵی وەساڵ بە ئیمامی شیعە بە ئاین ئەشکە یا بەشوو مناڵی وەساڵ یا بەشوو بانەچین مناقشەوە بەڵام مجتمعی ئەوروپی مجتمعی ئەوروپیە توجه نابێت بە مجتمعی ئەوروپی مجتمعێکی ئیسلامیە عێراق مجتمعێکە ئێمە جناب دەڵێ دەستورێک دابنێ مەترسی هەیە بۆ سەر ئێمە من کوی مجتمع عربیەکە مەترسیە والله هو والله جنابته يعني كما زينوا هذا بس موضوع قانوني بإجازة عفوا بعد يتم حرية وحقوق الإنسان أو مخالفة وجدان موسم أو مخالفة سوكر لا بلوري كشاب سريع برلمان قصة كذا سريع دستور هذا دعوة شنابة السيطرة أجري دستور هذا دعوة خوي بوني دستور باشتر لنا بوني دستور من زمان ببوني دستور هم مش تكشار سنة بلام أم دستوري عراق زماني كشار سكرني بشر لكشكان عراق الكردو لما هو الرابردو هو يعني قرانو محكمة الاتحادية المجارية مثلا قرانو هو دستور بوي عندك جرنا كوستيون ناكو سياسية كان للرجال قرانو هو دستور كشار سكرني عفوا كم شيء مو المونة مسألة وقتية أكبر يعني أو ناكو جاني كهمون لسه وابتانا عندك كيشو من ملانين هو نمونة أعظمين نمونة عندك أو يا سيد أنجواني بارز يعني كتعديل أنجواني عندي بقيت يا أبو كشواني ما تسويش هريم كردستان من راني هريم كردستان أنا أبو محكمة اتحادية ما داني خوش عنده إكوات السخفيك هي بو إبلاك النوي هندي بالملان السياسي كان وضعي هريم إجدار بو شوية خراب فيه وضعي بقاش خراب أصلا أورام لقبل بەڵام ئێمەمانێ هەرێمی کوردستان زۆر باشتر بۆ بەڕاستی هەرێمی کوردستان ئەوەی کە ئەبێ هەیبێت تەمەیوزی پێوە کە سۆفت پاوەرەکەیت نەک هێزی ڕەق ئێمە گەر بە هێزی ڕەق بێت لە هەموو دەوڵەتەکانی دەوروبەرمان لاوەستین بە عێراقی ئێستاش ئەو عێراقا بەو هەموو خراپی خۆیەوە کە چەند خراپە چەند بێسەروبەرە ئێستا لە هێزی ڕەقا ئێمە لەو خراپی ئێمە بێت دەسەڵاتێکی تر لە هەرێمی کوردستان بنیاتنین کە بتوانی تۆ نافەسەی دەوڵەتی خۆتە دەکەی وەزعی هەرێمی کوردستان زۆر باش وەزعی هەرێمی کوردستان لە عەدالەتی کۆمەڵایەتی باش نییە لە ڕووی بوونی فەساد و گەنجەڵی باش نییە لە ڕووی سەرچاوەی داهاتەوەوانە باش نییە لە ڕووی مافۆ ئازادیەکانیشەوە بە هەمان شێوە کە موگورتی گەورەی بێت چارەسەری کرد لە ڕووی دەسەڵاتی دادوەریشەوە بە هەمان شێوە ئێمە لە ئەندامانی کورد لە دەستوریەکە هەوڵیەوەڵین کە بەردەوامی کۆبوونەوەمان نەبێەوە ڕاوگۆڕینەوە وانمان نەبێت بەڵام بێت ناشارن دوور نییە لە هەندێک مادە خلافمان بێتە پێش بۆ نمونە من شتێکتان پێڵم بۆی ینی طبیعەتی خلافەکە بێتە پێش لە پێنجشەممە یاسای کەسبی غێری مەشروع نەزاهە هاتە پەرلەمان قرار بێتە پەرلەمان بۆ دەنگە سەردانی فراکسیۆنی پارتی ئەعترازی کرد لەسەرەوەی کە بۆچی ئەبێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و وەزیرەکانی هەرێمی کوردستان پەرلەمانتارانی هەرێمی کوردستان فۆرمی دەستەی دەسپاکی عێراق بکەنەوە ئەوانیش مادەیەکیان پێداناوە کە ئەو بەرپرسەکانی هەرێمیش وەکو بەرپرسەکانی عێراق فۆرمی دەستەی دەسپاکی بکەن نیکیان وەکو خۆم دیفاعەوە ناکەم کە یعنی ئەگەر ئەو داوای شەفافیەتی زیاتر بکات لە هەرێم من بڵام وڵا هەرێم مەسئولەکانی هەرێمی کوردستان بەرپرسەکانی هەرێمی کوردستان نەخێر فۆرمی دەستەی دەسپاکی عێراق نەکرد یعنی منظماتی نێودەوڵەتیش بێت بەڵێ منظماتی نێودەوڵەتی وای شەفافیەتیش بێت من پێم وایە کە پێویستەکە پابەندی بۆ بۆیە دووە چەندان گەشتیگەم خلافمان بۆ دروست ببێت بەڵام لەسەر مەسەلە ئاساسیەکانی دارە دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و ئاستریژانی هەرێمی کوردستانەوە دەموانێت خلافێکە بێت لەو ئەوەی تەنها بە باسێکی تەوافقی پشتپەردە لە هەموو شوێنێکەیە و
من لەگەڵەوە کۆبوونەوەی نهێنی دوور نییە هەندێک پێویستەکات ئێمەش کۆبوونەوەی نهێنی بۆ ئەعلان ناتوانم بچمە ژێرباری سەفقەیەکی پشتپەردە و مافی میلەتەکەم ئیمتیازات من یەک نمونە کار کرد سەردا لە دووەم دانیشتنی لیژنە دەستوریەکە بۆی بزانین هەندێک جار تەوافقی پشتپەردە چۆن زندەزەرەری خەڵکی کوردستان محەممەد تمیم پەرلەمانتارێکیش عەرەبی سوننی کرد جێگری سەرۆکی لیژنەکەی وەکو بەرمە کە دەستمان پێ کرد وتی فڵان کەس ئەزانی ئەگەر کارنوشان بمایە شایەتیەوەی بۆدام لە کاتی نووسینە قانونی دارەدانی دەوڵەت و لە کاتی نووسینی دەستوری هەمیشەیی عێراق ئەوەندەی شەڕ بۆ مەسەلەی نەوت و چەسپاندنی سەربەخۆیی لە بواری دەرهێنانی نەوت کرا ئەوەندە خۆی کرد بچی عەرەبی کرد ئەوەندە شەڕی خات کە مادەی 140 نەبوو و خپێوە ئەتانتوانی خاتکردن یعنی لەماوەی ڕابردووشە سیاسەتی هەرێمی کوردستان بە ئاڕاستی بۆ کە لە ناوچە جەناکۆڵەکان ئەوەی گرنگە نەوتە خاک گرنگی خۆی بۆیە من ناتوانم بڕۆم ناو سەقەیەکی لەم شوێنە وەکو خۆمان یعنی ئێمە ناتوانین ئێمە بە دنیا بووینبینی خۆمان ناتوانین قەزەی خاک تەفزیل یعنی قەزەی نەوت و غاز تەفزیل بێ بەسەر قەزەی خاکە چونکە قەزەی خاک تا ئێستا خەڵک لە ناوچە جەناکۆڵەکان بەدەستەوە ناڵێنێ کە بە بڕیاری پارێزگارێک خاکەکەی جارێکی لێسەرنەوە یان بە عەرەبێکی ئەمە بەلای منەوە مەسەلەیەکی ئەساسیە و ئەمە بەلای ئێمەوە واستەکەم وەنە مەسەلەیەکی ئەساسی بنەک ئەو نەوتیشی کە نەگرنگیان بەسەر بەخۆیی بەڵکو بە شێوەیە لە شێوەکان پاشکۆیەتی بۆ تورکیا بۆ دروستکردن کەەوە ئێستا ئەبینین تاوەدەیەک زۆر بۆ مواازنە باشە باسی ئەوەت کرد کە چاکسازیش پەیوەندی بە دەستوورەکان هەیەتی منەبێ خەڵک نەبووە بۆ ڕاپرسی دژ بۆ دەستوری کە دژ بە حکومات و داخوازیەکانی خەڵکی هەرێمی کوردستان پەسەند بکرێت ئەگەر نەبووە بۆ ڕاپرسی دژی نەدا ئاوا تێپە چۆن پەیوەندی نییە ئەی خەڵک چۆن ئاشتینەوە نسبەی مشارەکە هەڵبژاردنەکانی پێشوو نسبەی مشارەکەی سەردەمینەوە دووە نسبەی مشارەکەی هەڵبژاردنەکانی پێشوو نسبەی مشارەکەی 2005 کە لە سەرەتای دروستبوونی ئەم دۆخەی عێراقەوە نەوت و دەستوریش پەیوەندییەکی یەکانگیری پێکەوەیە چونکە هەندێک مادە لە دەستوورەکە پەیوەندی باشە زۆر سپاس دکتۆریان دەستخۆش وەزێتی کێشاکە و ڕۆهاتی و سەرباری مەژموعیتان دەستور مۆسیقی ئەگەکە پەیوەندی بە هەموو تاکە کەسێک و هێزان و ڕێکخرا و حیزب و دامەزراوە و لێهاتەکانی کۆمەڵگە هەیە بۆیە لای ئێمەش مهم بوو کە ئاگادارنی ڕاستەکەیەوەی کە چییە و سەردەبەغا و دەستخۆش وێنەیەکی لە نزیکەوە واقعی دانێ لەسەر ئەو دوو هەوڵە مادەی 106 وە ئەو هەوڵانەی کە دڵسۆزان ئەیدەن بۆ یاچوونەوەی ڕاستەکەی دەستور تەنها زامان نییە بۆ پارێزگاری دا کۆڤیدی دەکاتێک ئەگەر هاتوو لەسەر هەرز سان خۆی بەهێز نەکات توانێەوەی لەسەر وەرەقە هەیە بەهێزی جا قسەکردن لەسەرەوەی کە چاکسازی لە هەرێمی کوردستان مەسەلەیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە هێنانەتی ئەو ماخانەشەوەی کە لەسەر وەرەقە تەسبیح دەکرێت بۆ لە بەیانی ئازاری شا هەندێک حقوقی کورد تەسبیح بوو بەڵام نەتوانرا پارێزگای بکرێت و لە دروستبوونی دەوڵەتی عێراقیش بە مەرج کوردستان بەسرایەوە بە عێراقەوە کە کۆمەڵێ شت بۆ کوردانی کە ئەوانە دکتۆر سەربەر ڕەنگەمێژ و شارەزایەوە ئەو بەندانە وازەکە جا باسکردن لە وەی کە مافی شارەنووس برادران باسییان کرد و من بیرم لێ لە کاتی نووسینەوەی دەسوودی شار نوێنەرانی کورد زۆر هەوڵیاندا بێژگە لەو دیواژەکە و بێژگە لە فەخەری یەکەم کە دەوڵەتی ئیتحادێکە مەرجارە بەڕاستی دەکاتەکان ڕاستەکەی مافی شارەنووس ئەگەر هەوڵی بۆ بگرێت بە شێوەیە لە شێوکان بێتە دەستور ئەمە تەنیا بۆ کوردستان نییە ئێمە لەگەڵ هاوڕێیان زۆر باسیەکەین ئەڵێ کوردستان چەند زەرەوەمەگە لە داگیرکردنی لە عێراقەوە پێکهاتەکانی تری عێراقی زەرەوەمە لێ و گەلەی ترە سەوسێنێتەوە خۆشی ئازادی ئێستا عەرەبی عێراقی بەس و نەوشیاوە
هەمووی جیرۆدەی ئەم پێکەوەلکانە بوو و زەرەریان کردووە بەدەست زاڵمەکان کە حکمیان کرد. ئێستا مالکی هەموو بڵێن سەمکارانی ئەقتەدار کوردستانەکەن بەریان بۆ نمونە ئەو دزەی کە لە نەوتی کوردستانەکە، بەڵام لەگەڵ ئەوە شاسێوی ڕێژەی دەکرد لە کوردستان لە چاو ڕێژەی عێراق بۆ زۆر کەم، بەڵام کوردستانەکەن دەبیان بۆ داپۆشی فەساد بکوان بۆ عەسکەرداری بۆ دەڵی چاکسازی نەکرد. لە کوردستانی بە هەمان شێوە هەرچی شتەیە کرێت سەمکارانی ناوخۆ ئەڵێن کاتی خەتای عێراق ئەم مالکی موچێت ئەگینا ئێمە کێشەمان جا بەڕاستی مافی چارەنووس نەک لە زاویەی قەومی کوردیەوە لە زاویەی مەسلحەتی پێگاتەکانی عێراقەوە چارەسەر بۆ کێشەی هەموو. ئەگەر بە شێوەیە لە شێوەکان بکرێت بۆ خیتابە نەک بە خیتابێکی قەومەچیانە نا بە خیتابێکی ئینسانی کە مەسلحەتی هەموو لایەکی یەکێ لە شتەکان کە مهمە بێزانی لە ئەحزابی سیاسی ئێستا لە عێراق زۆر ڕەنگیاوەتە، لە لوبنان ڕەنگیاوەتەوە، لە سۆدان ڕەنگیاوەتەوە. زۆر گرنگە کە باید بە کۆمەڵگەی مەدەنی و تاکی سەربەخۆ ئازاد بدرێەوە فرسەتی بدرێت لە حکومڕانی و لە قەراری سیاسی و لە بەڕێوەبردنی شەفاف و بە تایبەتی لە کەرتی ئابووریا بێت، یعنی دەوڵەت و کەرتی تایبەتی بازرگانی و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هەرسێکی ببوژێتەوە. و لە وڵاتان دەوڵەت و حیزب بچووکە، ڕێکخراوی مەدەنی و کەرتی تایبەتی بازرگانی گەورەیە. سێرەکەی لای ئێمە بەعەکسەوە، ینی دەوڵەت و حیزبەکان ئەوەندە گەورە بوون وەکو دیناسۆریان لێهاتوە ناتوان بچووبێت، بەڵام کەرتی تایبەتی بازرگانی بچوو ڕێکخراوی مەدەنی بچووک و بێتوانە کە هەمووی کراوە بە سێوەی حیزبەکان. من ئومێد دەکەم لەو پیاچوونەوەیە مەجارێک بۆ بدرێت کە سەندیکاکان و ڕێکخراوەکەی حکوومەتیەکان بتوانن دەوری گەورە ببین. لێرەش یەک دوا قسەم لەسەر جەناب کە وەکو شەخص کە پێشتریش قسەمان کردووە و لەسەر وزوتنەوەی گۆڕانە ڕاستیەکەی ئەوەی لە دەوڵەتیدا، ئەوەی لە عێراقی داواکەی، ئەوەی لە هەرێمێکی ئەبێ هەوڵ بدا ئینسان لە ژیانی تایبەتی خۆی و لە ژیانی حیزبەکەیان جێبەجێ بکات بۆی خەڵک لێتان ڕەگرێت. کاتێ ڕێگە لە بەڕێزی بچیتەوە هەولێر و وزوتنەوەی گۆڕان لە حکوومەتدا قەرارێکی سەمکارانە دەرکرا، بڕیار وا بۆ من پێشنیارم کرد کاتێک کە گۆڕان ئەچێتەوە پەرلەمان یەکەم پرۆژەی ئەوە بێت کە جارێکتر ئەمە دووبارە نەبێتەوە. بە چ پرۆژەیە گەشتن بۆی کە جارێکتر کەس نەتوانێت دەرگای پەرلەماندا خاتوو ئەم بکرێت. من ئەوەی گۆڕان چۆتەوە حکوومەتەوە و مامۆستا جەلالی جێگەم لەم بابەتە نەبوو بەڕاست لایەن وزوتنەوەی گۆڕانەوە ئیشارەت بکرێت. و لەگەڵ ئەوەش ئاخر قسەش بەڕاستی هەموو ذاتێکی بەڕێز، هەموو کەسێکی خاوەنی باوەڕ کاتێک کە دشت بە تیسەمی بە بنەماڵیکردن ساڵانێکی زۆرتان بەسەر بردووە لە پێکۆشان، بەڵام کاتی دێن لە ڕێکخراوەکەی خۆشتانە ئەوە جێبەجێ بێ بەڕاستی تر خەڵک تا ڕادێ یانی چۆنەڵێی بێ ئومێدیەک زیادەکان. من ئومێد دەکەم ئەو خەونانە و ئەو مەبادی و فرانسی بە جوانانە هەر زیندوو بێ لای هەموو دەست خۆش لەجێ خۆی نەوڕەدین ئەوانەی کە بەیەمان پێ جێبکردنەوە ئەوە ڕاستە. جگەلەوەی کە باسمان کرد مەسەلەی چاکسازی گرنگە بۆ ئاشکردنەوەی خەڵک، بەڵام لەمان کاتیشە چاکسازی خۆ بەهێزکردن ڕاستە. باسی ئەومان کرد کە تۆ لە بەرامبەر ئەوانی ترا بەوە بەهێزەبی کە هێزی دەرمی خۆت زیاد بکەی، دیموکراسی زیاتر بچەسپێنی اقتصادێکی باقوەتت هەبێتەوە. هەوڵی ئەوانەی کە مافی چارەنووس جێبکرێتەوە، بەڵام من ڕاستی ناتوانم زەمانەتی ئەوە بکەم، بێ هەوڵی بۆی بێ ئیشی بۆ کرد. بەڵام لە 2005 کاتێکا هێز سیاسیەکانی تری عێراق زۆر لاواز بوون لەچاو هەرێمی کوردستان، لەچاو کورد و هێز سیاسیەکانی کوردستان ئەوە نەچەسپی بێ. ئێستا کە ئەسڵەن ڕەفراندۆم وای کردووە، جەنگانی ڕەفراندۆم وای کردووە ڕاوتێکی پێچەوانە دروست بێتەوە، ڕەنگە تەسبیتکردنیەوە هەروە شتێکی ئاسان شوێت. بەتەواوەتی متفقم لەگەڵ جەنابەت کە دوو نوخبە هەن لە هەردوو تەخزیی خۆیان لەسەر خطابی کەراهەیە بەرامبەر بەوی تر. من نەزانم کێشەمان نابێت کێشەکانی خۆمان لە چارچێوە عێراقی بچێتەوە. ئەمە کێشەی خاتمان لەگەڵ عێراقی، کێشەی حکومڕانی لەگەڵ عێراقی، ئەمە بە تەخزیەکردنی خطابێکی
يعني شوفيني خطابێکی فاشی تۆ ناتوانانی چارەسەری وەکو بەدۆزینەوەی ڕێگاکانی حیوار لەگەڵ بەرامبەر و تەنانەت مساوماتی بەرامبەر دەتوانی بگەی بە نەتیجەتەوە وەڵاستان ئەگەر تۆ بتوانی بگەی بە پرۆژەیەکی هەڵبەش بۆ عێراق خێراتی عێراق يعني أو كعراق تياتي وموقع جغرافي عراق بشيوان كذا نعم وكاري سقام كيرين أو خويا عراق وكاري سقام كيرين أو شكله كاوش مسألة رجعني ودورتي كان كهو باسينيا كاتينيا باسين مسألة كنا بدان برخلاو كان كمان جاي مدنيا راي أزار فردانية بدوني أيوه لو كاري كان معنا بمسألة أويك أو بجسمي أمله لهیچ علاقه غير دا مزرعه سوريا كان غير دا مزرعه او جرداو كان نجي شاري خويا كان رغم هي او كما نكري لبي معنا كما نكري شلون امكن او بمرجع ويك مجال الاستولان السياسي او في سكان بجسد له مسألة بابنا مالي كرتني قرآن أجا بابنا مالي بنامي يعني يجتي أصلا نعمل زور شو تفاصيل الموضوع وبرام كاتي كل جداريزم هو هاتكايو ك أو يعني صلاة لنا وبارتيا بابنا ماضي كذا برام بداخل أما دواي وايد هات ك ريك ويا رد فعل ورد فعل يعني فعل كيبورد أما يعني فعل كيبورد شو نيجي زي قرانو رد فعل نها تكايو وحزب كذلك قرانو بروجيك هو يعني كاي شات ساسي راسكين لكل سيستم قراني هذه مساعد تكايو أجل بو أرستي روي كبابنا مالي ببيو بتعاطي سيطرة أو يجمعنا قرانا نعني وكذا أبي بشتري كتير ومن حوارنا يوم جناب تلو زور سباس زور سباس وسيرجع بالكيان كان والله مش ولا حاجة نتشرف ثانية سواء زي وين مثلا كرسي من دكتور لوريد براتو هتاكل والله راسي من قرآن بيا سلك ما قد هذيك ما قسمنا هذه من زور هبريك أكثر من راسي من يعني أجا هم نبي نهاية استا يعني هم بالي دستور يا زين نما زين من راسي أخي ما يكا يعني كاك لو أنت بدي بقارسي كات ما نفعل باكستانية بقارسي موضوع بتاع راسي يعني موضوع كما مسألة دستور نباتية نبوران نبيشية نوصل كردستان وراسي يعني مسألة دستور قانون أما يكمل كان دوري الراسية يعني نابت يعني مكور سينار نية هكذا مداخلة كانوا شغلان بعد كان جناب البوة تعيد ومفروض زوال الراسي أم بيشتغل كوبون ويكون تأيهات ولا كوبون ثاني عينتان يعني مفروض الجنات هاشتغل يبدأ اختراع حكاية مشناري كي بينوسي بيزناك الراسية كان الشغلان يعني من اللي راسي وانا زعما مش عارف مين كان من زور بلا هاتم واقع دريتها يعني ها اخرناها من يعني من بركه جاري شمد يعني من ساعات وش هذا يعني امانجي والله مش ميلو يعني ما موضوعي علميه او نقدر نشوف يعني تو هذا في بس دستوري تقريبا والله موضوع علمي كفايه كاسي كارت ما هي شيء انا مش والله مش ميلو كمان انتم سير ملاحظه شيء راجع يستدي بعد انا كده هو كده يعني كم من اقام له كباس لو بعد عدد بارش مثلا راسي خلاف وش خلاف ده بروي كان تروحش ناس وين خالد توم وين يعني أمي جاي بريء من يعني حتى أقول إيش بس لو كان يجري أو طعني ده أشكال جري ما دي صوت الجلاد يعني ما دي صوت سودو ما دي شيء عارض ولا دستوري على تعبير دستوري كان ما شاء الله ما دي صوت استشش ما دي شيء أصلي دعوة أما هو السيد تعديل كذي دستور كورسا كابويا أما خلوش يعني دوم مسألة يزور دوم أجر من هذا أخوان مثلا جانا برأي من كان يسمى شيء هو تسويف ومجرد يعني قلنا له دلوقتي كلامنا كان بروجكت يعني تعديل توصية بس اللي كان يمكن السياق يمكن الجوار يمكن
شش مشكلة وخينا عسايا على راسيانا كريم تعديل دستور بخير شو تعديل كلا أو خاتا موجية كي موجية زور خطرناك العراق أسواري شاكولينا رزايات خط في عراق به وبجو أراسته إيبا كبير إيبا بود ديكتاتورية وما تسلك زور زور تحتما أما سجل هذه والله دبرت في رد كما كنت باسيبا ما دام تبوي واقع يعني واقع تسويق شنطان له هني خاض هي الراسيات اللي كان يوسف تمثيلي كردة نخي تمثيلي كردنا على بخار الراسيات تمثيلي قراني شنطة تمثيلي هم عراق كابتن ولا تبي يعني بالفعل دستوري على البرلمانتات تمثيلي هم عراق كابتن وخط سليماني هم خط في بصرة وهي الراسيات دولي جنيش رادين إيوه وكو خلش عراق يشتغل أقدر أقول خلش عراق يشتغل أما مسألة عراق في عراق تشتغل ولا أتواني ده وكاريكاني خلط كروسان شلو بروج تعديلات جبري وبون يعني هنيك مسألة كرينجا بدنا هابو كل دنيا تو إيو كل نبي واريش كم كبدنا خلي قطنا دانا كوزيتون أم خمد دانا بين الراسيات كمتر يعني جبل جنابي أما يكون يعني مسألة كمرة عام بين الراسي كان دوام هنيك شتي فني شيء كمان يعني الله هنيك شتي فني وخلاص هي لا تستوي على أجر تستوي كذا شو والله هنيك شتي فني وحلمي وأنا هي زور جديدة للراسية وإيش أصير فكرنا وأنا شفنا ومن لكم يعني وحيد وترى كم بروجكت أنا يعني تعطينا وقلت بروجكت إشتغال والتعديل الدستوري على كتابة الدستور البرلماني سنة كويس البرلماني شغال طريقة بجناب المشاركة سيم إنجا أجر أمد خالص خارج الجبل أتواني كل بشرون كاني كل بكون التوا جبكي توا وشلك تشكل زور جرينجا يعني مثلا يعني يوم كان لنا ومناقشاني كالشركاء كان مسألة زور جرينجا كجختي أساسا أو هو كبتواني كأو تاعي كان جبل جبل يعني شوية كان دستور عقلي اجتماعي يعني شيء يعني نابع كان جاز عيدا يجي كوما تعرفه نابع بالشخص وكان حتى شكوها باش كان دستور هويكا لحني كم نصلوا غشطاو به إن جاء يوم هويكا يعني وعد يوبدأ كيما الكروسان وتحشيدا بين كام برج تعديل جبل جبل يعني أوان مشاهدا أوان لغاية مناقشة كانت باشتروا أم بروجكت تعديل بجوري بك بجوري كانت هاي تعبير سيام مسألة كزور دوجين دو بكتي باسك خلاص سنة شو شمالية مو لا تقول هل خلط شعراء شو خلط الدنيا سنة أيام ما شمال الأرض سورة الراسيات سنة شمال القوي هسانية كبروج كرهية سوريا يعني بروجكت أم رقم أساسي الدستورية ولا من المسألة انتخاب يعني إسلام مسألة انتخابات شون تنقل الدستور تعديل الدستور شون تنقل ده يا سيد انتخابات دين الدولة زور إيش يسافر وموضوع تشغيل زور بقى من الواقع كم مصفصنا يعني نقول أول لحظة كلا زور الراسية أسئلة حتى لا يعني بس أنا سكرنا تنظر كان في شوية تروح مين لا شو أنتوا وين أبوي وكذا توصل الدستور ده توصل كم تبي منال يصير يعني عشان ما أحسن أريد بثانية شو الدور هناك ما مسألة لا بقول جواب أنا ولا مرمجة دكتور يوسف البدايات خسكاني وأوران شاكي ويرجع كموضوع كسر عن السوري وأقوى مناكر يعني دمسية كسك بسيكة لا كيف بهالجورك رمى بسيكة دكتورة بسيكة سكة خوي لسه بداية بدنا كنا ولا ده شغال استاش باكا جهات الفرق زور بكوتي وأوروبيين كشتيكي والدوستاني زور پەیوەندیان پێوەکردوین بە تایبەتی دکتۆر بورهان یاسین زۆر سپاسێکی پێشنیازی بووین بەڵام ئەمەمان وەکو دەستپێک بۆ کۆبوونەوەیەکی فراوان لە ڕاستیە لەبەرەوەی کۆمەڵێک زانیاری دەجەنات و لەم خوشک و برا بەڕێزانە وەربگرین اینجا بکەینە ئەوەی کە کۆبوونەوەی فراوانی لەسەر بکەین ئەگەر پێویستی کرد زیاتر دیارە قسەکان ناکۆچی زۆرتی هەبوو بەڵام ناکۆچی و جیاوازەکان لای ئێمە زۆر ئاساییە و هەبێ ناکۆچی و جیاوازی بێت وقبوڵە لەلای ئێمە وەگەر ناکۆچی و جیاوازیتیان بێت ڕاستیە ناکرێت هەمومان سۆزیە بکەین کۆمەڵێک لەو برادر و خوشکانە قسەیان لەسەرەوە کرد کە زۆر مەترسیدارە مەسەلەیە و کۆمەڵێکی قسەیان لەسەرەوە کرد کە وانییە بۆ شێوەیە ئەوەندە مەترسیدار نییە لەبەرەوەی ئێمەش هێزین و توانامان هەیە و حەقی ڤیتۆمان هەیە کۆمەڵێک برادر باسی ئەویان کرد کە هەوڵدان بۆ زیاتر چەسپاندنی مافەکانی گەلی کورد نەکات ئەوەی کە بەرکەسکردنەوەی مافەکانی گەلی کورد و تێکراویەت زیاتر هەوڵی ئەوە بین کە زیاتر مافەکانی گەلی کورد بچەسپێت دەبێت ئەوەشە بێ بە ئەرکێکی زۆر گەورەتر بۆ سەر ئەو شەش بەڕێزە و بە تایبەتی ئەندام پەرلەمانتارەکانی تر چاکساز بەسرایەوە چاکسازی کوردستانمان هەیە کە هەندێک لەو برادەرانە پێیان وا بوو
یەکێک لەو هەڵانی کە هەیە بەڕاستیە کە ئەوان زۆر فشارە خەن سەر ئێمە مەسەلەکەوەی کە ئێمە لەو چاکسازیەمان نەکردووە و پاساومان ناوە بە دەستەوانی بۆ حکوومەتی عراقی بە تایبەتی بۆ خۆپیشاندەرانی بۆ هەمانێک کە چاکسازی بکەنە کە ئێستا هەوڵی ئەو بن کە فیدراڵیەت یا مافەکانی گەلی کورد بەرکەسێک لەناوانەیە باسی ڕێکەوتنی کۆنکرێتی و نەدانی پاساو کرا بەوەی کە پاساوی زیاتر دەدرێت بە حکوومەتی عراقی ئەوەی کە زۆر من لە ڕاستیە تێبینی کردیان ئەم جیهاز دانراوە لە بەردەمی دکتۆر یوسف هەموو قسەکانی تۆمار کردووە ئێمە جارێ قسەکانە نووسینەوە خۆمان گوێی لێگرین نووسینەوە و لای خۆمان ئەمێنێتەوە وەکو دۆکۆمنت و ئەمە کورتەیەک بوو لەوەی کە من هەروە وەکو سەرقەڵەمێک بێوێم ئەوەی کە من زۆر هەستم پێکرد لەم کۆبوونەوەی ئەوەی باش بوو چەند قسەیەکی جیاواز کرا کە لە کۆبوونەوەکانی تر نەبینیوە لە ڕاستیاوە یا جۆم لێ نەبوو یەکیشانەوەی کە بە تەشەنوجەوە ئێمە زۆر ئەم مۆزوعە وەرنەگرین کە جەنابی دکتۆر میسر قسەی کرد و لە یەعلام هەوڵی ئەو بین کەم ترسە زۆر بەخۆت نەبێت لەناو خەڵکە لەبەرەوەی وەکوتم وەکو دکتۆر میسیوتی ئێمە هێزمان هەیە و توانامان هەیە وحی ڤیتۆمان هەیە قسەیەکی زۆر باش کرا کەرامەتی مافی مرۆڤی عراقی بپارێزرێت کە کاک ئالان کردی و ئەشی بەستمەوە بە سەباقەکەی کاک موحسینەوە کە ئەڵێ وەکو پەرلەمانتاری عراقی ئیش بکرێت ئەم قسانە زۆر زۆر مهم بوو قسەی کاک تەحسین و لەگەڵ کاک مەسعود کە ڕۆشتن ڕۆژی کاک مەسعود ئەم قسەی زۆر لا مهم بووە جیاواز بوو لە قسەکانی تر ئەویشەوەیە کە ئێمە لە ڕوانگەیەکی قەوڵچێتیەوە بەرگری نەکەین لە مافی گەری ئێمە زۆر زۆر سپاسدانەکەین هەرچی